دکتۆر ژیان باکەمێ بۆ سینتا هەنێ هاوڕێیان یەن کۆبنەوە ئاسایە بە قوربانەوە خەڵکە چەندێکە لە ئێمەوە ساوە ئێمەش ئەرکمانن لە ئێمە وەسنتەوە سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ بەرنامەیەکی تری دیمانەی بیرۆڕە لەم پرۆگرامەیە کە سایەتیشی تری عزیزمان بان کردووە ویش کاک دکتۆر لەهۆن قادر عەبدوڕەحمانە کە نووسەر و توێژەر و بیرمەندێکی کوردەوە مامۆسای زانکۆیە و شارەزا لە وێژەی زمانی کوردی و زمانی فارسی و ئەمڕۆ هەوڵەین کە گفتگۆیە بکەین دەربارەی ئەقڵ و ئەقڵانیەت پێناسیەکەکەین و ڕۆینە ناو بابەتگەلێک پەیوەست بەم بابەتەوە و ئەمەوێت داوای لێبوردنیەوەش بکەین کە کێشەیەکی تەکنیکیە بوو بۆ کەمێک لە دوا کەوتین لەو کاتێک کە دامانە بۆ بەهاتینەتە لایڤەوە یەک تێبینی تری بچووکی ژەوەیە من شاد نیم دیارە کە شاد نیم هیچ فێڵێکی سحی لەمە نییە ئەوەی کاک شاد نەیتوانی بۆیە من شوێنی ئەوم گرتوەوە بۆم شۆ بۆی هیوادارم بتوانم بە هەمان ئاستی و پرۆگرامەکە بە خۆشەویستی ڕۆکوپێک پێشکەشکەین بەخێر بێ کاک دکتۆر ژیان و زۆر گەورە کردین کە هاتیتە ناو گروپەکەمان بۆ سپاس بۆ دیمانێ سپاس کاکە کامەجان سپاس بۆ بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی ئێوەی ئازیز سپاس بۆم گروپە گەنجە بەڕێزە بە تایبەتی کاکشات کاک کامەوەتە بەڕێزێ کاک پێشەنگ کە دوسێ ڕۆژە ئەرگە کێشن تاوکۆتانیتانە ئەم بەرنامەی ڕێخن سپاس بۆ مولایەک زۆر سپاس بۆ تۆش من لێکێ بە سیمینارەکان تا بینیم کە بەوە دەستی پێکرد کاڵی ڤۆڵتێر ئەڵێت ئێمە سەرەتا پێویستە دەستەواژەکان پێناسە بکەین بیان دەستەواژەکان بناسین اینجا بڕۆینە ناو قوڵایی بڕۆ بچینە ناو بابەتەکەەوە بۆی حەزەکەم بەوە دەست پێ بکەی یەکەم پرسیارم ئەوە بێت کە ئایا ئەقڵ چییە و ئەقڵانیەت چییە و ئەقڵانی بوون چییە بەر لە هەموو شتێ پێم خۆش ئەوە بڵێم کە ئەم بەرنامەی جەنابتان هیوابەخشە لەوەی کە سۆشیال میدیا لە پانتایەکی زۆرە بۆ دیبیت بەکار نهاتووە لەو ڕوانگەوەی کە ئارگومنتی تیا ئاڵوگۆڕ بکرێ هێندەی کە بریتی بۆ لەو حاڵەتە نابەجیانەی کە بەداخەوە بە شێوەیەکی گشتی باڵی کێشاوە بەسەر فەزای سۆشیال میدیا بەڵام ئەمەی جەنابتانی کەن جێگەی ئومێدە جێگەی هیوایە و هیوادارم هەمومان بەرامبەر بە ئەرکێک یەکسانین لەوەی کە بتوانین گفتوگۆکانمان لە بری بردننی بە ئاراستەیەکی ئایدۆلۆژی بوون بەرەو ئەوەی کە خوانەکە دەردی هەندێک دەستەواژە بەکارە هەندێک کە پێویست ناکە بەکاری بێنەوە لە بری هەمووانە هەمومان بەرپرسیارین لەوەی کە گفتوگۆکانمان بەرەو گفتوگۆی جدی بەرین بەرەو ئەوە بەرین کە هەمومان وەڵامەکانمان وەرگین و ئیزافەی معریفی بۆ یەکتری دروستکەین عەقڵانیەت عقل یاخود عقلانیت پێویستە تێبینیەک بڵێم بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە چونکە ئەوەی کە من قسەی لەسەرەکەم وەکو بابەتێکە جەنابەت دیارە شێوازی کارکردنەکە بەو جۆرەیە کە جەنابەت پرسیارەکەی تو من وەڵامە دەمەوە ئەم بابەتە پێشتر لە شوێنێکی تر لە ناوەندی هەژان لە هەڵەبجە من بەوکو بابەتی عقلانیت وەکو هەندێک خاڵی سەرەتایی پێشکەشم کرد چکە من لە پێشکەشکردنی بابەتەکانمە لە ڕاستە بیرمەند نیم تاوەکو ئەتڕۆحەکانی خۆم خەمەڕ و بەڵکو کەڵکەڵەی بیرکردنەوەم هەیە و لە کەڵکەڵەی بیرکردنەوەی خۆمە عەرزیەکەم و نمایشیەکەم بۆ دەوروبەرەکانم چ ئەوانەی کە نەیارن لەگەڵ ئەو ستایلی بیرکردنەوەی چ ئەوانەی کە کۆکن لە هەردووچیان بەر لەوەی مەدح و سەنام بوێ بەڵکو تێبینیم ئەوێ ئارگومنتم ئەوێ بۆ پاڵپشتیکردنی بە ڕەخنەگرتن و بە بەهێزکردنی و دەرخستنی کلێن و
کلێنەکانی کە هەیە لەو گفتوگویە. لە ڕاستیە ئەم بابەتە جارێکی تر مرەشەح بوو بۆەوەی کە وەک بابەتی ڕێنسانس نوێگەری یاخود با بڵێن ڕۆشنگەری لە کۆنفرانسێکا پێشکەش بکرێ، بەڵام ئەم بارونا لەبارەی وەزعی بەبێ کە پێڵن یاخود ئەو بابەتی کە ئێستا هەمومانی کەرنتینە کردووە کە بوونی ڤایرۆسی کۆرۆنایە، بۆیە لە دوو ڕوانگەوە منەمێ باز لە عەقڵانیەت بکەم. عەقڵانیەت نە بەو مانایی کە لە بەرامبەر بریتی بێت لە کاندگەرایی بەرامبەر بە قوتابخانەی ئەزمونگەرایی، بریتی بێت لە عەقڵی پەتی لە بەرامبەر نا، بەڵکو بریتە لەوەی کە بمەوێ وەکو میتۆدێک بێ بۆ بیرکردنەوە وە کۆمەلگای خۆمانی پێ بخوێنینەوە و وەزعی بیرکردنەوەی خۆمانی پێ بخوێنینەوە بە شەریەتی ئەمڕۆ دەوروبەرمانی بۆ بخوێنینەوە. لە ڕاستیە چەمکی عەقڵ و عەقڵانیەت وەکو وەزانین نەکەمێن ناوە دۆمیان سیفەتە هەبوون بوون من بە حکومەوەی کە مامۆسای زمانم هەمیشە وەکو مامۆسا قەواعیدەکانە دە بچمەنەوە ئەو جەدە لە زمانەمانیەوە عەرەبەکان زۆر بە کورتی پێناسەی عەقڵیان کردووە، ئەڵێن جەوهەرێکی بەسیتە کە دەرک بە حەقیقەتی شتەکانەکە. لە ڕاستیە ئەتوانین بڵێن عەقڵ ئەو ئامرازەیە کە ئێمە چاک و خراپ ڕەزیلەت و فەزیلەت هەموو ئەمانی پێ لە یەکتری جیاکەینەوە، بەڵام ئێمە لێرە باسمان لە ڕێبازێکی فکری فەلسەفیە کە پێی وایە ئاماژە و بەڵگەهێنانەوەی عەقڵی تەنیا ڕێگەیە بۆ گەیشتن بە مەعریفە و سروشتی بوون. یاخود بە واتایەکی تر ئەمانەوە بڵێن عەقڵیانێت کە مەفهوم و مەدلولی زۆری هەیە، بمانەوە بڵێن تەفکیرێکی منهەجیە یاخود منهەجێکی تەفکیریە، منهەجێکی بیرکردنەوەیە بە مڕاعاتکردنی لۆژیک، منهەجێکی بیرکردنەوەیە بە مڕاعاتکردنی لۆجیک. بەڵێ وازانم هەر بەوە ڕوونە بێتەوە کە ئامانش لە بەکارهێنانی عەقڵانیەت چییە، بەڵام ئەگەر ئەو پرسیارەش کەم کە ئەگەر زیاتر هەڵۆستەی لەسەر بکەی، ئایا سوودی عەقڵانی بوون بۆ تاک و هەم بۆ کۆمەڵ وەم بۆ کۆمەلگا چییە؟ لە ڕاستیە مرۆڤ پێنج حاسەی هەیە، پێنج هەستەوەری هەیە، معلومە کە ئەزانین بینین و بیستن و چێشتن و بۆنکردن و دەست لێدان. ئەمانە ئێمە بەم حاسانەمان داتاکانی دەرەوە وەرەگرین، ئەو داتانی دەرەوە وەرەگرین، بەڵام عەقڵ ئەو هەستەی پشت ئەم هەستانەیە کە لە پرۆسێسێکە داتاکان لێک ئەدا و دەرەنجامی لێکدانی داتاکان ئەگاتە یاساگشتیەکان. یعنی ئێمە لە یاساگشتیەکانە ئەو کاتەم حاوەلەی تێگەیشتن لە وجودەکەین، تێگەیشتن لە بوونەکەین، تێگەیشتن لە ژیانەکەین. ئەم بوونی هەستەوەرانە ئاژەڵەکانی تریشتیایە هاوبەشن، جاندارەکانی تریشتیایە هاوبەشن، ئەوانی ژۆک ئێمە ئەبینێن، ئەوانی ژۆک ئێمە چێژیانەیە، ئەوان ژۆک ئێمە هەستەکانی تریان هەیە، بەڵام مرۆڤ خاوەنی ئەو پرۆسێسە ئەمەلیە پرۆسێسەیە کە مستەڵح کۆمپیوتەرەکەی کە هەموو ئەو داتایانە لە یەک ئەدات و دەرەنجامی لێکدام و ڕەبتکردن و پێکەوە بەستنەوەی ئەو داتایانە دەگاتە نەتیجەیە کە تەفسیری هەیە، ڕاوەی هەیە بۆ شتەکانی دەوروبەری و لەوێەوە یاساگشتیەکان دەرەێنێ. بە نمونە ئەگەر نمونەیەک بێنمەوە هەر لە ساسەکەی خۆمەوە بێنمەوە، واتە بڵێم مرۆڤ لە ڕاستیە زانستەکان دانایێنێ، بەڵکو زانستەکان کەشفەکە. هەموو یەکێک لە ئێمە بەبێ ئەوەی ڕێزمان بزانین، ڕێزمان واتە یاساکانی بەکارهێنانی زمان قسەمان کردووە و قسە ئەەکەین و گوێبیستی قسەکانە بین. ئەمە بەبیستن بەبینین بە مامەڵەکردن لەگەڵ شێوازەکان و ئاستەکانی قسەکردنا ئێمە داتەکان داخڵ بە مێشمانە بێت، دواتر زانایەک دێت ئەو یاسایانە کەشفەکە کە دوای ناوەندرێ ڕێزمان، ئەمە دەرەنجامی پێکەوە لێکدانی ئەو داتانەیە کە لە مێشکی مرۆڤەکە داخڵە بێ و لەو پرۆسێسە هەمویان ئەوەکە. یاخود ئەگەر نمونەیەکی تر بێنمەوە ڕەبتی کەمەوە بە زانستی تەجروبی بەحتەوە بۆ نمونە، ئێمە لە زەمانێکە زانین نیوتن مەسەلەن دەرەنجامی بینینی ئەو داتانەی دەرەوەی خۆی کە لای ئێمە تەمەنۆک و خوڕافەیەکی لەکراوە، نیوتن لە بندارەکە دانیشت بوو، سێوێ کەوتە خوارەوە و
کامە جگە لە میلەتانێک کە زانست دەکەنە خوڕافە ئەیکەنە حکایەتێکی ئەفسانە هیچی تر نییە ڕاستیا بەو جۆرە نییە. نیوتن دەرەنجامی هەستکردن بەوەی کە هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەری زەوین هێزێک هەیە لە ناو زەویە کەشفیانەکە یاسای جاذبێتی کەشف کرد کە بە دوای ئەوە ئەنیشتاین هات وتی نەخێر ئەمەش کە نیوتن و توێتی خوڕافەیە چکە لە ڕاستیا ئەرز هێزی کێشیتیانە ئێمە مەجای هێزی کێشانمان هەیە نەگەوەی زەوی خۆی هێزی کێشانی تیاابێ دەرەنجام ئێمەمانەوە بڵێن یاساکانی نێو زمان یاسا گشتەکانی نێو زمان یاسا گشتەکانی نێو زانستی فیزیک یاسا گشتەکانی نێو زانستەکانی تر هەر هەمووی دەرەنجامی پرۆسی عقلانی مرۆڤە کە دەرەنجامی داخڵبوونی داتەکانی لە ڕێهستەوەرەکانیەوە هەمووی پێکەوە لە پرۆسیسەکان لێکداوە وتوانێتی لە پرۆسیسی عقلانیا بگاتەوە دەرەنجامە گشتیانەی کە ئەمڕۆ بەشەریەت ئەم زانستانەی کەشف کردووەوە لە سای ئەو زانستانەوە توانیوێتی ڕێچکە و ڕێبازی ژیانی خۆی بەرەو باشتر بەرێ بەرەو چاکتر بەرێ بە دەردی فارسەڵێ ئەگەر عقل نەباشە جان دەرعەزابەست ئەوانەی کە زۆرترین عقلیان بەکارهێنەوە گیانیان لە کەمتر لە عەزابا بووە و ئەو میلەتانەی کە کەمتر عقلی خۆیان بەکارهێناوە توانیانە بەرەو ڕەفاهێتێک و بەرەو ژیانێکی باشتر بەرنەوە گیانیان و ژیانیان کەمتر لە عەزابا دروستە. حەزەکەم گفتوگۆکە یەک پرسیارێکی تا ڕادێک مێتافیزیکی تێکم دەربارەی ئەقلانیەت پرسیارەکە ئەوەیە ئایا چۆن ئەقل ئەتوانێت لە خۆی تێبگا بۆ نمونە تێگەیشتن بەرهەمی ئەقڵە و چۆن ئەم تێگەیشتنە ئەکرێت لە ئەقڵ تێبگا هەرچەنە زۆر جارەمە ئارگومنتێکی چۆنەڵی بازنەیە یعنی ئەبێ ئەقڵ تێگەیشتن بەرهەم بێنێت دواتر تێگەیشتن تێبگا لەوەی کە ئەقڵ تێگەیشتن بەرهەم بێنێت تا دوای چۆن لەمە ئەڕوانی ئایا سەرچاوی بۆ نمونە سەرچاوی بۆ نمونە ئەم ئەقڵکردنە ئەم ریزنینگە بۆ نمونە ئایا سەرچاوەکەی کوێ ئایا مێشکە یاخۆت شتێکی دەرەوەی مێشکە بەڕای تۆ چۆن لەمە ئەڕوانی ئایا بە تەواوی فیزیکاڵیە یاخۆت دەرە فیزیکاڵیە بەڕای ئەو جەدەلاتەوە پرسیارەکەی جەناب پرسیارەکەی بەڕێزی پرسیارێکی ڕەوایە بەڵام هەندێک پرسیار هەیە لە خودی خۆیان نابرە بە پرسیارانێکی بیزانتی ئەوەی کە ئێمە ئەمانجمانە عملیەی کاری بیرکردنەوەیە ئیتر سەرچاوی بیرکردنەوەکە مەسەڵەن جەناب تەزانی لە یۆنانی کۆنا پێیان وا بوو سەرچاوی بیرکردنەوە دڵە قسەیەک نەبوو لەسەرەوەی کە مێشک سەرچاوی بیرکردنەوەیە دواتر طبعا لە عرفانی شرقیە و لە طبعا مۆدلی فلۆتینیەتەوە ناو عرفانی ئیسلامی بە هەموو مۆدلەکانیەوە قەناعەتی وایە سەرچاوی بیرکردنەوە دڵە دواتر لە قۆناغەکانی تری فەلسەفەی یۆنانیە ئەو ئاراستەیە دروستە بێ کە نەخێر سەرچاوی بیرکردنەوە مێشکە و لە مۆدێڕاتێکی لەسەرەوە ئەکرێتەوە کێشەی ئێمە لەویان نییە کە سەرچاوی بیرکردنەوە یاخود سەرچاوی خودی کارەکە دڵە یاخود ئەم پارچە چەوریەیە کە لەسەری ئینسانایە کامیانە گرنگەوەیە ئێمە ئەمانەوە خودی کارەکە خۆی بخەینە ڕێ خودی عملەکە خۆی بخەینە ڕێ ئەوەی کە خەمی ئێمە ئەوەی کە خەمی منە لەم بابەتە بریتە لە دواکەوتنی ئەم ناوچانەی ئێمە بریتە لە دواکەوتنی ئێمە بریتە لە بە کولی بەگشتی لەم میتۆدا کە بریتە لە میتۆدی بیرکردنەوەی عقلانی کەواتە تۆ خەمە ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین ئەم مێتۆدی ئەقلانیە بەکار بێنین و بەرهەمێکی باشی لێ بدۆزینەوە وەک لەوەی خەریک بین بە پرسیارە مێتافیزیکەکان کە لەکوێوە هاتووە لەکوێوە نهاتووە یعنی سوود بۆ سوودی مرۆڤایەتی وەکو لە سەرەتاشە لە پرسیاری دۆم کە لێم کردی ئاماژۆ پێیا کە چ سوودێک ئەگەیەنێ بە مرۆڤ وەک لەوانەی کە ئەقڵیان کەمتر بەکارێنن کەواتە ئەوە گرنگە بەکاری بێنین وەک لەوەی ئەمە بابەتێکی ترە چۆنەڵی جارە باواز لەوە بێنین کوێ لە دڵیان مێشکیان لە دەرەوەی مێشک بەرپرسیارە لە ئەقلانیە ئەمە بزڵبت ئەمان باتەوە بۆ ئەو جەدەلانەی کە لە پێش سقڕاتەوە هەبوو لە فەلسەفەی یۆنانیە قسەیان لەسەرەوە کرد کە سەرچاوەی وجود کام لە چوار پێکهێنەرەکەیە ئایا ئاگرە ئایا خاکە خۆڵە ئایا ئاوە ئایا هەوایە ئەم چوار پێکهێنەرەی سروشت بوون وجود جەدەلە گەورەکەی ئەو
فێلسوفانە کە لە پێش سقوڕاتەوە کە پیاوەترە فێلسوفەکانی عەقڵانی قۆناغی یەکەمی یۆنان لەسەر ئەو بابەتە بوو، بەڵام دواتر سقوڕات و قۆناغی دووهەمی فێلسوفەکانی یۆنان هاتن ئاراستەی بیرکردان گۆڕی بەوەی چ کێشەی ئێمە ینی ئەساس و بیدایەتی وجود کە ناگەینەوە نەتیجە ئاگرەیە ئاوەیە نەخێر قسە لەسەر وجود خۆی بکەین، لەسەر ژیان خۆی بکەین، چۆن باش بژین، چۆن ئەخلاقیانە بژین، چۆن بە ڕەفاهیەت بژین و مرۆڤ چۆن بە فەزیلەتەوە بژی، ڕەزیلەت چییە، هەموو ئەمانە بوونە پرسیاری فەلسەفە. و ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بریتە لەوەی کە ئەمڕۆ لەناو کۆمەلگای ئێمە لەناو سیاقی ژیانی مێژووی و ئەمڕۆی ئێمە عەقڵانیەت نەک میتۆد نییە بەڵکو ئەشکالێتمان هەیە لەگەڵیا. ینی ئێمە باشەکەین نازانم ئەگەر جەنابت موافقبی لەگەڵما ئێمە بچینە بەراوردکردنێکەوە لە ڕووی مێژوویەوە لە ناو دوو ترادیسیۆنی یۆنانی و ترادیسیۆنی ئیسلامی و شەرقی خۆمان کە قۆناغەکانی مێژووی عەقڵانیەت لەم دوو سیمپڵەی بەشەرێتە وەریگریم بزانین بەشەرێت لە ڕووی عەقڵانیەتەوە بە میتۆدکردنی عەقڵانیەت چۆن توانێتی چۆن بەکاری ناوێنێ بەکاری نێنە. لە ڕاستیە وەگوتم نازانم وەختی ئەوەمان هەیە جەنابەت پرسیاری بێگومان من لەمەیەکێک بوو لە پرسیارەکانم ڕاستەکەی چکە هەروەکو جەنابی شداماژۆ پێ بە نزیکی دوو جۆر فەلسەفە یان دوو جۆر عەقڵمانێ، عەقڵی یۆنانی لە زۆر لۆژیکانێ و عەقڵێکی شەرقی و ئەوەی کاچە بەلای هیندیشەوە وەکو عارفەکانی هیندیش وەکو سادگورو و تا دوایی جید و کریشنامورتی و تا دوایی کە عەقڵێکی زیاتر چۆڵی ناومان ناو عەقڵێکی بوزایی یان عەقڵێکی شەرقی. من زۆر حەزەکەم ئەگەر بچی بڕۆینە ناو بارەشێکێک لە پرسیارەکانم ڕاستیەکەی باشتریش کە خۆ وروژانە. لە ڕاستیە ئێمە ئێستا لەبەردەم دوو جیهانە بەگشتی ئەوەی کە پێوترێت جیهانی پێشکەوتووەی پێوترێت جیهانی دواکەوتو، ئەوەی کە پێوترێت جیهانی ڕۆژئاوا و ئەوەی کە پێوترێت جیهانی ڕۆژهەڵات. کۆمەڵە ناوی تر هەیە، هەندێکی لە ڕووی اقتصادیەوە، هەندێکی لە ڕووی جوگرافیەوە، هەندێکی لە ڕووی سیاسیەوە، هەندێکی لە ڕووی تەنمی بەشەریەوە لەم ڕۆژێجیانەوە تەوزیع کراوە. لە ڕاستیە ئەگەر بچینە ڕەگ و ڕیشەیەوە ئەتوانین بڵین ئێمە دوو مێژوومان هەیە کە ئەتوانین نابرین مێژووی عەقڵانیەت لە ڕۆژئاوا و مێژووی عەقڵانیەت لە ڕۆژهەڵات. مێژووی عەقڵانیەت لە ڕۆژئاوا کە ئێمە زانین یۆنان دەستپێکە و دەستپێشخەرە لەو کارە و ئەمڕۆ هەموو ئەوروپا و ئەمریکا تەنانەت بە شانازیەوە خۆی گێڕێتەوە بۆ یۆنان بۆ یۆنانی کۆن. لە ڕاستیە سەرەتای معریفە جەناب دەزانی فەلسەفە سێ شاخە سەرەکیەکەی فەلسەفەیەکی کان معریفە ناسی ئەپستمۆلۆجیایە کە ئایا معریفە و بوونی معریفە ممکنە یا ممکن نییە. لە ڕاستیان سەرەتای دەستپێکی ئەوەی کە ئینسان پرسیارە عەجوولەکانی پرسیارە بنەڕەتیەکانی پرسیارە جەوهەریەکانی خۆی کردووە هەندێک جار سەرچاوی معریفەی بەشەری بریتیوە لە جادوو، لە دوای جادوو بریتی بووە کە بۆ بەرەنگاربوونەوەی جادوو ئاین هاتووە و سەرچاوی لە قۆناغێکی ترە وەڵامدانەوەی پرسیارەکانی مرۆڤایەتی بریتی بۆ لە ئاین. بەڵام لە لەحزەیەک لە لەحزەکانی کە بریتە لە 600 پێش زاین لە مێژووی یۆنانە کۆمەڵک فێلسوف پابن ئەیانەوە بکەونە کاری بیرکردنەوە تەنیا بە خودی عەقڵ خۆی، تەنیا بە خودی عەقڵ خۆی ئەوەی کە جەنابەت پرسیارە کرد کە ئێستا لێرە لە سەردەمێژوویەکە لە سەربردەمێژوویەکە ئەو پرسیاری یەکەم جار کە جەنابەت تەرحەت کرد هەندێک لە وەڵامەکەی لە ڕۆمێژوویەکەەوە لە بەرچاومان ڕوونتر و وازەحترە بێتەوە. لە 600 پێش زاینە کۆمەڵک فەیلسوفی یۆنانی پابوون کەم فەیلسوفانە ئانویست قسە لەسەر معریفە و لەسەر ناسینی بوون بکەن بەڵام بەبێ پشت بەستن بە ئەو سەرچاوانەی تری معریفە کە پێشووتر بوون لە جادوو و لە ئاین کە دوو قۆناغی زۆر درێژخایەنن و ئەم فەیلسوفانە پێویست بۆ ناکە ناوێن بێنین. تالیسی مەڵاتیە کە تورکیا ئێستاکە کە ئیشی لەسەرەوە بوو کە بیرکردنەوەی عەقڵانی ئیش لەسەر بکات کە جیهان چۆن دروست بووە. هێراکلیتیسە فیساگۆرسە کە پێی وابوو دەکرێت هەموو بوون باوکێشەیەکی ماتماتیکی لی تێبگەین
زینافۆن یاخودگی زینافۆنیس پێی وابوو بیرکردنەوەکانمان بەرەنجامی خودی خۆمانەوەتەوە ئێمەم بیرەکەینەوە نەدەرەوە ئێمە کاریگەری بێ لەسەر بیرکردنەوەکانمان پارامێدیس ئەمە کۆمەڵک فێلسوفن پێویست ناکە ئێستا من ناوی کۆمەڵک فێلسوف ڕیسکەم وەکوتم ئەمانە قۆناغی یەکەمی فێلسوفەکانی یۆنان بوون کە کاریان لەسەر ئەوە ئەکرد قسە لەسەر وجود بکەن بوون بکەن پێکهاتەکانی بوون و وجود بکەن بەڵام بە تەنیا بە پشتبەستن بە عەقڵ و بیرکردنەوەی عەقڵانی قۆناغی دۆمی فێلسوفەکان بریتی بوو لە سقۆرات بریتی بوو لە خوێندکارەکانی لە ئەفلاطۆن لە ئەرسطۆ لە ئەفلۆتین و هەتاوەکو دوایی لە ڕاستیای یۆنان لە 146 زاینە لەلایەن ڕۆمانەکانەوە لە شەڕی کۆرنسا داگیرەکرێ لە 146 پێش زاینە یۆنانەکەوێتە دەست ڕۆمان و ڕۆمانە بێتە ئیمپراتۆرێتێکی گەورە و ئەم ئیمپراتۆرێتە گەورە بەردەوامە بێت تاوەکو لە قۆناغەکانی کۆتاییە لە دوا هاتنی مەسیح و ئەبێ بە دوو بەشەوە بیزەنتی شەرقی و بیزەنتی غەربی ببورن لەوە چێمە جۆرێک لە مەلەلی تا بێ بۆ گوێگرانمان بۆ بەڕێزت بەڵام ئەم سەردە تاریخیە وێنەکە لەبەر چاومانە ڕوو نەکات کە عەقڵانیەت ئەمڕۆ دنیا بۆ وادا بەش بووە و ئەمڕۆ زۆرێک لە بابەتەکان لەکوێوە دێن ڕۆما ئەبێتە دوو بەش ئیمپراتۆرەتی ڕۆمای شەرقی خود بیزەنتی شەرقی کە تورکیای ئێستا بووە و بیزەنتی غەربی کە ئەوروپای ئێستا و مەرکەزەکەی ئیتالیا بووە لە ڕاستیا غەربی کە بریتە لە بیزەنتی غەربی هەر زوو تەسلیم بە مەسیحیەتە بێ و هەر زوو تەسلیم بە بیرکردنەوەی ئاینی مەسیحی ئەبێ ئەوەیە کە لە تەنان خۆتەزانی ڕۆمەکان تا 3 سەدەونی و دژادێکی توندی ئاینی مەسیحیەکەن یعنی گەر کەسێک بیەوێ بزانێ ڕۆمەکان چۆن دژایەتی مەسیحەکانیان کردو جگە لە فیلمی یارانی ئەشکەوت کە دەرهێن کە بەرهەمی ئێرانیەکان سەیری فیلمی وەکو پۆلس بکەین کە بۆمان دەرەکەوێت کە پۆلس لە شەستی زاینیە ژیاوە بۆمان دەرەکەوێت کە ڕۆمەکان چەنە دژایەتی مەسیحیەت و مەسیحیەکانیان کردووە بەڵام دواتر لە 350 دوای زاینە ئیمپراتۆرەتی ڕۆمانی ئەبێتە ئیمپراتۆرێکی مەسیحی ڕسمی و کۆی معرفەی بیرکردنەوەی ئەم بەشەی بیزەنت تەسلیم بە زمانی لاتینی زمانی ڕسمیەتی تەسلیم بە سەقافەی مەسیحیە بێ ئەگەرچی لەحەزاتی عەقڵانی تایە قەدیزۆ گەستین لە 400 زاینیە تۆماس ئەکواینس ئەمانە بوون کە محاولەیان کردو ئاینی مەسیحی و عەقڵانیت پێکەوە بگونجێنن بەڵام واز لەوە بێنین ئەو بەشەی بیزەنت بەشەکەی تری بیزەنت کە بریتە لە بەشە تورکیەکەی با بڵێن ئەم بەشە تا ساڵی 1453 ئەو کولتورە بیرکردنەوە عەقڵانیە یۆنانیە زاڵە بەسەریە لە ساڵی 1453 محەممەد فاتح واتە عوسمانیەکان ئەم بەشەی بیزەنت داگیرەکەن و بێتە بەشێک لە جیهانی ئیسلامی و عالەمی ئیسلامی لێرە زانە عەقڵانیەکان مفەکر و فەیلسوفەکانی بیزەنتی شەرقی بە خۆیان و کتێبە عەقڵانیەکانیانەوە ڕاکەنە چن بۆ ئیتالیا بۆ بیزەنتی غەربی کە مەرکەزەکەی ئیتالیا بووە لەوێوە کتێبەکانیان تەرجەمە ئەکرێت کە کتێبەکانیان یۆنانی بووە بیزەنتی شەرقی زمانە فەرمیەکەی بریتیوە لە یۆنانی ئەوان بریتیوە لە لاتینی عەفوان ئەمان کتێبەکانیان ئەبەنە ئیتالیا لەوێ کتێبەکانیان تەرجەمە ئەکرێ و ئەبێتە جۆرێک لە عەقڵانیەت سەرهەڵەدا هیومانیزم سەرهەڵەدا ڕێنیسانس سەرهەڵەدا و لێرەوەیە شۆڕشەکانی تری فەڕەنسا و ڕێنیسانس و هەموو ئەمانە بە دوای خۆیان ئاهێنەیە کە دەرەنجامی تەرجەمەکردن و تەبەنیکردنی کتێبە عەقڵانیەکانی یۆنانی بیزەنتی شەرقیە کە دواتر هێنراوە بۆ یۆنانی بیزەنتی غەربی حاڵەتێکی ترمان هەیە ئێمە کە زۆر گرنگە بەلامەوە ئەمە گرنگە بۆ ئێمە لی تێبگەین بریتە لە مێژووی عەقڵانیەت لە وڵاتانی ئیسلامی ئێمە لە وڵاتانی شەرقی ئێمە لە ڕاستیە من بۆ عنوانە دەست پێ یەکەم کە مەقولەکە کۆتەیشنەکە هی زانایەکی کوردە ابن صلاح شارەزووری من تەمەنتەقە تەزەندەقە هەر کەسێک تەمەنتق بە معنای تعقل بە معنای عەقڵانیەت هەر کەسێک عەقڵانیانە بیر بکاتەوە ئەوە زەندەقە بووە ئەم عنوانە توندە بۆ ئەمە بۆ لە حوتی کۆچیە تەمەن ئەمە بزەبت مەقولەکە هی بەو نەسە
هی بن صلاح شارە زوری نییە بەڵام ئەوەی کە فتواکە ئەدا ئەوەی کە بڕیارەکە ئەدا بن صلاح شارە زوریە و دواتر بەم کۆمنت بەم سیاغەوە بەم ڕستەیەوە بڵاوە بێتەوە بۆ ئەم عنوانە بۆ ئەمە وای لێ هات لە ڕاستیا گرنگە ئێمە بزانین لە سەرەتای هاتنی ئیسلام کە خودی پێغەمبەری ئیسلام لەناو مسلمانانە ژیاوە وەڵام دەرەوەی پرسیارەکانیان بووە مجتەمەعێکی عەرەبی ئەو کاتە پرسیارەکانیان پرسیاری بەسیط بوون ئیمانێکی فطری بووە خودی پێغەمبەر بە وحیەوە لە ناویانە بووە وحی وەڵام دەرەوەی پرسیارەکانیان بووە بەردەوام وحی وەڵام دەرەوەی پرسیارەکانیان بووە بۆیە توانین بڵێم ژیانی ئەو کاتە ژیانێکی سادە لەو ڕوانگەوە کە پرسیارە سادەکانیشیان خێرا لەلایەن وحیەوە وەڵام دراوەتەوە و خودی پێغەمبەر لە ناویانە بووە بەڵام لە دوای پێغەمبەر لە سەردەمی عوسمانی کوڕی عەفانەوە کە شەڕ دروسە بێ گروپی جیاجیا دروسە بێ هەزاران سەحابی ئەکوژرێن و چەندین فتاوە و چەندین بابەت لێرەوە جەدەلی عەقڵانی دروسە بێ لێرەوە جەدەلی عەقڵانی دروسە بێ وەکوتم چەندین هێزی گەورە دروسە منە ناو عالەمی ئیسلامیە کە ئەمانە هەمووی دەرەنجامی بیرکردنەوەی جیاجیان ئەمانە هەمووی دەرەنجامی بیرکردنەوەی جیاجیان لەوەی کە وحی چییە عەقڵ پێگەی چییە عەدل چییە مرتەکیبی کەبیرە چییە مرتەکیبی سەغیرە چییە کافر و فاسق و ممکن و هەموو ئەمانە چییە بۆیە لێرەوە قوتابخانەکانی یاخود مەذاهیبەکانی قەدریە و جەبریە و زاهیریە و باتنیە و معتەزیلە و حەنابلە و ماتریدیە و ئەشعەریە و هەموو ئەمانە دروسە بێ باشە هەموو ئەمانە دروسە بێ ئەو ڕەوتە عەقلانیەی کە مەشهورە بەوەی کە ڕەوتێکی عەقلانیە و عەقلی کردوتە تەبەنی کردنی کارەکانی خۆی و بە ڕەوتێکی منحەرفیش لە کۆی مێژووی 1400 ساڵی ئیسلامە ناسێنراوە بریتە لە معتەزیلە ڕاستیا معتەزیلە نارەکانیان ناویانە معتەزیلە ئەگنا خۆیان ناو ئەهلی العەدل والتەوحید ئەم تەیارە واتە تەیاری معتەزیلە دوو چەمچەند داهێنا ئەگەرچی زۆر بەتوندی دژاتی نارەکانی خۆیانیان کرد یعنی خەریکی کوشتنی نارەکانی خۆیانیان بوون خەریکی کوشتنی فەقیهەکانی تری غێری خۆیانیان بوون بەڵام ئەو بنەما فکری کە هێنانە ناوەکەوەیە العقل هو مناط التكليف وبالعقل تثبت الشرائع واتا عقل بۆمان دیاریەکە کە ئینسان لە بەچی مکلفە و بەچی مکلف نییە پێیان وابوو کە ئینسان ئەگەر کتێبە ئاسمانەکە ببن و بنەبن ئینسان بە عقلی مکلفە واتە وحیێکی تر هەیە جگە لە وحی قورئان و هەموو کتێبە ئاسمانەکانی تر کە بریتە لە عقل وەخوا عقلی داوە بە ئینسان و ئەم عقڵە پێویستە جگە لەوەی بنەمای بیرکردنەوە بێ ئینسان بزانێ بەچی مکلفە لە هەمان کاتە گرنگە لە هەمان کاتە بریتیە عقلانیەت بنەمای بیرکردنەوە بێ لە ئاەتە کانی کە بەبۆی وحی شەواتونەتە خوارەوە طبعا ئەم ڕەوتە لە بەرامبەر ڕەوتێکە ئەمە ڕەوتێکی عەقیدەتیە واتە تەسەوری هەیە بۆ جیهانبینی تەسەوری هەیە بۆ خواکە لەوە وەڵە ڕەوتی عەقیدەتی لە ناو عالەمی ئیسلامیە پێیابوون ڕەوتێکی تری عەقیدەتی لە بەرامبەر دروسە بێ کە بە ئەهلی حەدیث یاخود حەنابلە ناوبانگ دەرەکەن ئەمانە بە ظاهری مەشهورن بەوەی ڕەتی هەموو جۆرە غلووێکی عەقلانی معتەزیلەکانەکەنەوە و ڕەدی عەقلانیەتەکەنەوە لێرەوە ململانی بینی معتەزیلە و حەنابلە معتەزیلە و حەکەوت معتەزیلە ناوی تریان هەیە حەنابلەش ئەهلی حەدیثیان پێوترا و ناوی تریان هەیە ئەم ڕەوتە توندە دژیەک ئەوەستن ئەمیان عەقڵ بە مەبنای کارەکانە زانێ ئەوی تریان نەس بەبێ تەویلکردن و تەفسیرکردن بەوە ئەزانێ طبعا ئەم معتەزیلە لە سەردەمی سێ خەلیفە دەسەڵاتدار بوون لە سەردەمی مەئمون و معتەسەم و واسقە لە سەردەمی سێ خەلیفە عەباسیە ئەم سێ خەلیفە معتەزیلە دەسەڵاتدار بوون و برەویاندا بە ئەفکارەکانی خۆیان بەڵام لە دوای ئەوان چێ هات لە دوای ئەوان نظام الملك هات متوکل هات نظام الملك هات متوکل چی کرد لە ڕاستیا متوکل هات لە سەردەمی خەلیفە متوکلە زۆر دژاتی معتەزیلەی کرد و ئەشعەریەی
هێنایە پێشەوە هەموو ئەشعریە ماتریدیە هەموو ئەمانەی کرد بە ئەهلی سنە و جەماعە چونکە لە ڕاستیە خلافەتی ئیسلامی لە خەتەرێکی زۆر گەورە بوو لەولا فاتمیەکان لە مصر ولا غەربی ولا شمالی ئەفریقا لە دەسەڵاتا بوون لەم لاوە ئەوانەی کە دەسەڵاتدار بوون لە یەمەن هەر شیعی حەود مەذهبی بوون حتى ئەوانەشی کە بە ناوی عەباسیەوە لە ناو بەغا لە خلافەتا بوون بۆیهیەکان بوون کە بۆیەکانی شیعە بوون لێرە طبیعی شیعەکان زۆر لە ڕووی معرفی و لە ڕووی دەسەڵاتی سیاسی و حتى خودی ئەزهەر خۆی جامعەی ئەزهەر شیعەکان فاتمیەکان دروستیان کردووە کە دواتر سەلاح الدین ئەیوبی و ئەو حکایەتێکی ترە ناچینەوە بە هەر حاڵ بۆ دژایەتیکردنی ئەم مەدە شیعیە خەلیفە متەوەکل بە توندی سەرکوتی معتەزیلەی کرد و هەموو ئەطیافەکانی تەفکیری بە عارفەکان و بە سۆفیەکانیشەوە کرد بە یەک و ئەهلی سنە و جەماعەتی تەشکیل کرد لەوێەوە هەموو ئەمانە پێکەوە متفق بوون لە یەک شتا هەمویان متفق بوون کە دژایەتی بکەن کە بریتی بوو لە دژایەتیکردنی معتەزیلە چێ سەری هەڵدا لە 1250 میلادی بەدواوە طبعا معتەزیلە وەکوتمان تەحسین و تەقبیحیان لەسەر ئەساسی عەقلانیەتە کردووە کاریگەر بوون بە نەسەکانی یۆنان کە هەندێکیان تەرجەمە کرابوو واتبوو بۆیان چێ لێرا سەری هەڵدا وەکو منەظری ئەشعەری وەکو تیۆریزەکاری ئەشعەریەکان ئیمامی غەزالی ئیمامی غەزالی لە سەرەتایەوە وەکو گەنجێکی تازە پێگەیشتوو لەگەڵ مامۆساکەیە کە مەدرسەی نظامیان بۆ تشکیل کرا کەوتە دژایەتێکی توندی معتەزیلە واتە تازە متەوەکلاتەوە سەر حکوومەتێک لە ئیشەکانی بریتی بوو لە هەموو ئەوە دژایەتی خەلیفەکانی پێشووی خۆی و لە دەرەنجامی دژایەتیکردنی خەلیفەکانی پێشخۆیان بریتی بوو لە دژایەتیکردنی معتەزیلە و دەرەنجامی دژایەتیکردنی معتەزیلە بریتی بوو لە دژایەتیکردنی عەقلانیەت باشە بۆیە ئیمامی غەزالی کتێبی چی نووسێ تهافت الفلاسفة تهافت الفلاسفة طبعا إمام غزالي ببي أو مصادراني كخندومانتوا هیچ ئاگایەکی لە فەلسەفەی یۆنانی نەبووە بەڵکو فارابی و ابن سینای خوێندوتەوە لە ڕاستیە تهافت الفلاسفة نیە تهافتی ابن سینا و فارابیە يعني ئەو ڕەدی ابن سینا و فارابیە داتەوە بۆیە یەکەمین منەظری ئەگەر ئەشعەری بەو شێوەیە مەقبول نەبووە بەڵام لە مقابلی معتەزیلە و ئەشعەریە شتێک لە تەوافقی تیابوو لە ئەهلی حەدیث و شتێک تەوافقی تیابوو لە ماتریدیە و وتوانی هەموو ئەمانە کۆکاتەوە و وەزع سیاسیەکە وای پێویست بوو کە هەموو ئەمانە کۆ بکرێنەوە و ئەشعەریە بکرێتە ئەو چەترەکە نظامی سیاسی پێویستی پێ بوو ئیمامی غەزالی وەکوتم کتێبی تهافت الفلاسفەی نووسی بەڵام لە ڕاستیە ئیمامی غەزالی جگە لەوەی کە دژی معتەزیلە بوو و دژی ئەو جۆرە عەقلانیەتە بوو کەوان بیریانە کردەوە بەڵام لەگەڵ علمی منطقا بوو ئیمامی غەزالی لەگەڵ منطقا بوو حتى بە فەرزی کیفایە ئەزانێ ئیمامی غەزالی پێی وایە کە علمی منطق فەرزێکی کیفایە بێ بە لە عالەمی ئیسلامیە کۆمەڵێک زانا هەبن بتوانن ئەم علمە بەکاربێنن و خۆشی بەکارهێناوە و کتێبیشە بۆ لەسەری بەڵام لەولاوە منەظرێکی تری حەنابلە کە بریتیە لە ابن تەیمیە سەرەڵەدا ابن تەیمیە دوو کتێبی هەیە لەسەر ڕەددانەوەی منطق کە ئەو بناوي الرد على المنطقيين ونقض المنطق دو كتابة جقل الرد معتزلة ذاته والرد إمام غزالي ذاته يعني بكلي رفض عقلانيتك وكوتم أو تيار حنبليك منظري تيار أشعريك غزالية منظري تيار حنبليك ابن تيمية كوتم دو كتابية لصار منطق الركدانوي منطقية كان ولو أنش إمام غزالي طبعا يك ملاحظه بڵێم لێرە ئەم ئەهلی سونە و جەماعەکە وەکو مەدرسەیەکی اعتقادی یەکخرا چوار مەذهبیش هێڵڕایەوە لە مەذهبە فقیەکان کە ئەزانین شافعی و ئەوە چوار مەذهبەکە و سێ مەذهبەکەی تر مالیکی لە ئەفریقا شافعی لە عێراق و مصر و حەنبەلی حەنەفی بەتایبەتی لە دوجار لە دەسەڵاتی عوسمانیە ئەمانە فقهی ڕەسمی بوون بەڵام بە هەموو تاریخ حنبلي چوكو فقه چوكو مذهبي اعتقادي لسر دا صلاة نبوة وخاوني دا صلاة نبوة وخاوني بيقي دا صلاة نبوة تاكي تاوكو صدكاني دوائي
تاوەکو سەدەکانی دوایی کە لە سەردەمی محەممەدی کوڕی عەبدولوهاب ئەو حکایەتێکی درە لە کاتێکدا گەر پێویست بوو دێمە سەری پێویستە ئاماژە بە شتێ بکەم لێرە ئەم توراسی بیرکردنەوە و بەرەنگار بوونەوە بەرامبەر بە عەقڵانیەت لەلایەن ئەشعەریەکانەوە بە هەموو ئەطیافی متەسەوفەی و فقەهای و متەکەلیمین و هەمویانەوە بەردەوامە بێ لە تەمەنی 1300 ئەوەنە ساڵەیە تاوەکو سەردەمی جەمالدینی ئەفغانی و محەممەد عەبدە تاوەکو سەردەمی جەمالدینی ئەفغانی و کە داوەڕاستی سەدەی 19 ئەم دوو بەڕێزە کە سەر هەڵەدەن جەمالدینی ئەفغانی و محەممەد عەبدە کە تەمان دوای شۆڕشی دوای هێرشی فەڕەنسی بۆ سەر میسر و دوای داگیرکاری ئەم ناوچانە و دوای ئەو سەقافانەی کە لە ئەوروپا و کۆمەڵە کاریگەری زۆر هەیە لە هیندستان و لە مصر و لە هەموو ئەمانە شڵەتانەکە لە عالەمی ئیسلامیە لەو سەردەما بەڵێ هێشتا بەو شێوازە نەگەیشتە سەردەمی ئیمپریالیزم بەڵام تر جەناب دەزانی لە کۆتایی ساڵەکانە کە فەڕەنسیەکان مسرداریەکەم داگیرەکەن چەند ساڵێکی کەم تیابن المهم محەممەد عەبدە چاوەڕێی لێ ئەکرێ مەرحەلەیەک بێ لە تەنویر لە عەقڵانیەت دەست پێ بکاتەوە لە عالەمی ئیسلامیە یعنی لە ئەزهەرە مەشهورە بەوەی کە محەممەد عەبدە سەفیری فەڕەنسی و کۆمەڵێک خەڵک کە لەو کاتا سەرەتاکانی دەستپێکردنی عیلمانی و کۆمەڵێک خەڵکی غیرە موسڵمان هەموو کۆبوونەتەوە پێکەوە مناقەشیان کردو محەممەد عەبدە یعنی کۆمەڵێک بیرکردنەوەی سەیری هەیە لە بوارەکانە لەگەڵ جەمالدینی ئەفغانیە یعنی ئەوان کۆمەڵک تەبەنی کۆمەڵک ئەفکارەکەن ڕەدی مەسەلەن عقیدەی مەهدی ئەوەی کە قەناعەت بەوەی شخصێک بەناوی مەهدیە گەڕێتەوە بەناوی گەڕانەوەی مەسیح یعنی لەو سەردەما محەممەد عەبدە لەگەڵ قوتابیەکە ڕەشید ڕەزا لە تەفسیری مەنارە کۆمەڵک شتی عەجیب و غەریب یعنی ئەنووسن عەجیب و غەریب ئەو مانایە کە جێگای لێکۆڵینەوەیە و جێگای دڵخۆشیە لە ڕاستیە قۆناغێکە ئومێدی ئەوەی لێ ئەکرا قۆناغێکی تەنویر بێ بۆ عالەمی ئیسلامی لە سەرەتای تەفسیری مەنارە محەممەد عەبدە ئیشارەت بەوە کە تازە نەزەریەی داروین تازە نەزەریەی تەتەوری داروین سەری هەڵداوە محەممەد عەبدە ئەڵێ ئەگەر نەزەریەی داروین کە باز لە ئەسڵی ئینسانەکە کەەوە قەزەیەکی تر لە ڕاستیە واسی ئەسڵی ئینسان نییە باسی تەتەوری ئینسانە نە ئەسڵی ئینسان لەلای داروین محەممەد عەبدە ئەڵێ ئەگەر ئەم نەزەریە بسەلمێنرێ نەزەری داروین ئێمە ئەبێ وەکو خەڵکێکی دیندار مراجعە بکەینەوە لە فکری ئادەمی یەکەم ئادەم و حەوای یەکەم واتە ئەمە جورئەتێکی زۆر گەورەیەتەوە لەو سەردەماوە بڵێ محەممەد عەبدە قۆناغێکە ئەگەری هەبوو کە قۆناغێک بێ لە عەقڵانیەت و تەنویرێک لە عالەمی ئیسلامیەوە لە ڕاستیە ببێتە سەرەتایەک بۆ ڕێنسانسی عالەمی ئیسلامی بەڵام ئەمە کۆتایەکانی خلافەتی ئیسلامیە و نەزعی عروبە پەیابێ بەداخەوە سەلەفیەتیش لە هەڵکشانیایەتی ئەو مۆدێلەی کە وەکوتم منەزڕەکەی یەکەمی ابن تەیمیە دواتر لەلای محەممەدی کوڕی عەبدولوەهاب بە فۆرمێکی وەهابیەت دێتە دەرەوە لەگەڵ عروباتێکەڵە بێ چونکە ئەیانەوێت جیا ببنەوە لە دەوڵەتی عوسمانی و چیانێکی سەر بەخۆیان بۆ دروست ببێ و ئینگلیز وعدی ئەوەی داونێتێ کە دەوڵەتێکی عەرەبی موحەدیان بۆ دروست ببێ ڕەشید ڕەزا بەداخەوە تەبەنی ئەم بیرکردنەوە سەلەفیانەیەکەوە بۆ یەکەمین جار قسەکەی پێشوون بێنەرەوە یادت لەگەڵ هەموو عزیزان بۆ یەکەمین جار سەلەفیەت یاخود با بڵێن حەنبەلیەت یاخود با بڵێن سەلەفیەت بە فۆرمی وەهابێتی لە حیجازا دێتە سەر حکم کە خاوەنی شۆڕشی عروبەشە و مفەکرێکی وەکو ڕەشید ڕەزا تەبەنی ئەوەکە و پشتیوانی لێکە و بیرمان نەچێ بەداخەوە ئەمە سەرەتاکانی لەباربردنی ئەو هەنگاوە تەنویریەیە کە بە محەممەد عەبدە دەستی پێ کرد کە دواتر قوتابیەکەی ڕەشید ڕەزا کە ئیمام بەنایە حەسەن بەنا دواتر لە فۆرمێکی سەلەفیە بە ئیحتیمامێکی زیاتر بە بواری سیاسی تەجەموعاتی ئیسلامی سیاسی دروستەکە و لێرە لە عالەمی عەرەبیە إخوان دروسە بێ و لە هیندا لە هیندستانە ئەبوالعەلای مەودودی دروسە بێ کە لە فۆرمێکی ترا جارێکی تر وەکوتم سەلەفیەت خۆی ئەنوێنێ
و ئەم فۆرمە لە هەڵکشانی حەنبەلیەت و سەلەفیەت بەردەوامە بێ و بەردەوامە لە دژایەتیکردنی عەقلانیەت و دواتریش ئەم فۆرمانەی تر کە دێنە ناوە لە ناو عالەمی ئیسلامیە کە محاولەیان ئەوەیە تەویلی عەقلانی بکەن بۆ ئەو قەزایانەی کە ئەمڕۆ بۆ عالەمی معاصر هاتتە پێشەوە بە مقارنە لە ڕوانگەی دینەوە کە ئەو کەسانەی کە ئەوەکەن وەکو فەزل الرحمانی پاکستانیە، فەیلسوف طه عەبدوڕەحمانی مەغریبیە، نەسر حامد ئەبوو زەیدە، شەحڕوورە، مەلەکیانە، سروشە، شبستەریە، زۆرێکی تر لەو جۆرە کەسایەتیانە کە هەموو ئەمانە ئەگەرچی هەموو ئەمانە لۆژیکی خۆیانیان هەیە لە قسەکردنا تەلیفاتی زۆری خۆیانیان هەیە، بەڵام ڕاستیە محکومن بە زەندەقە، محکومن بە هەزاران شتی تر و ئەوەی کە ئێستا باوە زاڵە لەسەر بیرکردنەوەی ئەم ناوچەیە بریتیە لەو ڕەوتەی کە بە جۆرە لە جۆرەکان دش دێتەوە لەگەڵ عەقلانیەتە کە لە فۆرمی جاجا خۆیان نوێنێ. ئەمە بەگشتی بە سەریعی حکایەتی عەقلانیەت بوو، مێژووی عەقلانیەت بوو، چ لە یۆنانی قەدیمەوە تاوەکو ڕێنسانس و چ لە سەرەتای سەرەڵدانی ئیسلامەوە هەتاوەکو ئەم دوایان. بەڕاستی یعنی زۆر بە جوانی ئەم کۆنتێکستە مێژوویە زۆر گرنگە بۆی کە تێبگەین بۆیە ساگەشتینەتە ئەوەی کە ئێستا تیاژین بۆیە کۆنتێکستە مێژوویەکە بەڕاستی خۆت وشکەوێ بەس نازانم بۆ من وشک نەبوو لەبەرەوەی بەڕاستی گرنگە وەکو چۆنڵی زنجیرەیەکەوێ بە دوای یەکا بڕۆکو ڕشتەی مرواری تاگاتێ بۆی ئەمە بۆ چەندان پرسیاریتر من ڕائکێشە بەڵامێکێک لەو یعنی بۆ منە مەدرسەی عەقڵ و نەقڵ و هەتا دواییان یاخودە و عەقڵی معتەزیلەکان کە بەشێکی عەقلانی لە دەقائینیەکانیان ڕوانیوە. من حەزەکەم ئەو پرسیارە بکەم ئایا ئەکرێت هەموو دەقائینیەکان لەو ڕاداری ئەقلانیە لێک بدرێنەوە یاخود ئایا دەقێ تاقوتەرابێ یاخود کۆمەڵە دەقێک کە نەتوانین شیکاریش ئەقلانیان بکەین بۆ نمونەوەکو دەتوانین بڵین معجیزەکان وەربگرین وەک نمونە. ئایا هەنێک دەق هەیە بچێتە یعنی لە توانای عەقلانە بێ ڕوونکردنیان بۆ بکەوە بە نەقڵی قبوڵیان بکە؟ لە ڕاستیە وەڵامدانەوەی ئەمە ئەگەر ئەمە بمانەوێ حەقی خۆی بینێ ئەمە خۆی بۆ خۆی چەندین بابەتی سەر بە خۆی لێ بێتەوە، ینی وەڵامەکان جیاوازن فرەڕەهەندن. بۆ نمونە طبعا هەرێکەش ئارگومنتی خۆی هەیە، وەڵاممان هەیە کە بە هیچ جۆرێک ناکرێت عەقلانیەت بکرێتە بنەمای تەفسیری ئاینی. ئەمە نەکتەنیا لە ئاینی ئیسلامە، ئاینی مەسیحیە، لە ئاینی جووە ئەمانە بوون. مەسەلەن نمونەی من باسی قدیس ئۆگەستینم کرد. قدیس ئۆگەستین لە مێژووی تێکستناسی ئەوروپیا بە دامەزرێنەری هێرمۆنتیکا ناو دەبرێ بەوەی کە ئەو کەسەی کە یەکەمین جار محاولەی تەویلی کردو. جەناب دەزانی کتابی مقدس هۆلی بایبڵ لە غەیری یۆنانی مەرفوز بوو تەرجەمە کرێ بۆ هیچ زمانێکی تر. معقول نییە دەست دەق بە هیچ جۆرێک نەتەرجەمە ئەکرێ، ئەسڵەن لە غەیری قەشا کەسی تر بۆی نەبوو بیخوێنێتەوە. دەق بە جۆرێک قودسیەتی درابوویە، بە جۆرێک واتە قودسیەتی دەق لەوە ئەبینرایەوە کە نەبێت تەرجەمە بکرێ، نەبێت تەویل بکرێ، نەبێ کەسی تر غەیری ئەو کەسەی کە مەرجع بیخوێنێتەوە هەتاوەکو دوایی. ئەم حاڵەتە طبیعی لە عالەمی ئیسلامیشە بە فۆرمی تر هەیە. طبیعی ئیسلام ئەو کەهنوتەی کە لە مەسیحیەتە هەیە، ئیسلام بە کۆمەڵێک مەبادئی خۆی بە کۆمەڵە پرینسیپی خۆی ڕەدی کردوێتەوە. بەڵام لە ڕاستیە ئەوە هەر ئینسانەکان کە محاولەکەن جارێکی تر لە فۆرمی جای کەهنوتە دەرکەونەوە. لە ڕاستیە یەکێک لە وەڵامەکانەوەیە کە نەخێر زیاتر زاهیرەکان و حەنەبلە ناوەنەی، زاهیرەکانی ناوەنەی، سەلەفیەکانی نوێیان ناوەنەی. من گوێم لە بەڕێزی وا بووە لە یەکێک لە کەناڵەکانە قسەی کردووە لەگەڵ یەکێک لە ڕۆشنبیرەکانە کە یەکێک بوو لە کەسایەتە سەلەفیەکان و توێتی بۆ بەڕێزە تۆ عەقلانیە نەبیرەکەیتەوە. عەقلانیە یعنی تۆمەتە، ینی عەقلانی بوون تۆمەتە. تۆ تەسەوور کە شخصیت و کەسایەتی وەکو کاک ناسری سوبحانی کە کەسایەتێکی گەورەی نێوتەیاری ئیسلامی کوردستانە، وەکو کەسایەتیەک
ناو ئەبرێ باسەکرێ بەڵام زۆر جاریش ئەوترێ ئاگال لێبێ بەس حەزەر لە عقلانی بوونەکەی کە چونکە زۆر سنووری بەزاندۆ لە ڕووی عقلانیەوە شتانێکی وتووە وەک جۆرە لە سنوور بەزاندن واتە ئەم نەکهەیە ئەم هەناسەیە ئەم نەفەسە ئێستاش لەناو ئەم ئومەتی ناوەنەی مجتەمەعی ناوەنەی کۆمەلگا و ناوەنەی خاوەن پەیڕەوانی ئاینی ناوەنەی ئەم نەفەسە هەر هەیە جۆرێک لە حەزەر جۆرێک لە ترس هەیە لە عقلانیەت بۆیە لە بەرامبەر دەقدا هەندێک بە کولی ڕەفسیەکەن عقل هیچ ڕۆڵێکی هەبێ لە تەفسیرکردن و لە ڕاوەکردنی ئەوە قەولە مەشهورەکەی ئیمامی شافعی کە لەبارەی الرحمن على العرش استوى وڵامە داتەوە الاستواء معلوم والكيفية مجهول والإيمان به واجب والسؤال عنه بدعة أما واضحة يعني طاب أما هیچ جۆرە حەقی بیرکردنەوەیەکرد نییە لە بەرامبەر دەقە بەهەرحاڵ ئەمەم فۆرمێکی تر هەیە کە نەخێر ئەگەر دەقی ئاینی تەئویل نەکرێ ئەگەر دەقی ئاینی عقلانیانە بۆی نەڕوانین نەتوانین لێکدانەوەمانە چکە دەقی ئاینی بۆ سەر عقل نازڵ بووە ینی خوا کە عقلی وحی نازڵ کردو بۆ سەر ئینسان لەبەرەوە ئینسان خاوەن عقڵە و دەرەنجامی قدرەتی تێگەیشتنی هەیە و قدرەتی تەبەنیکردنی هەیە و لە ڕاستیا دین ئیسلام تەنیا بریتی نییە لەو ئاەتانەی کە بریتوی لەو هەموو توڕاسەی ببڕ شەی توڕاس خراپە کەوتوتەوە لەم ڕۆژانە بریتێ لەو هەموو ئینتاجە مەعریفەی دەرەنجامی تێگەیشتن لەگەڵ کراوە بۆیە ئەم ڕەوتانە بەردەوام هەن و بەردەوامیشە بن بەڵام کێشەکە لەویایە کە ئەمڕۆ کێشە گەورەکە ئەمڕۆ لەوایە کە زۆرێک چ ئەوانەی کە خاوەنی بیرکردنەوەی یەکەمن چ ئەوانەی خاوەنی بیرکردنەوەی دووەمن ئارگۆمنتەکانیان سات بە سات بەرەو لاوازی ئەڕوا لەبری ئەوەی بیرکردنەوەی عقلانیانە گفتوگۆی عقلانیانە وتوێژ هەبێ لەسەر هەموو ئەم بابەتانە یعنی لەگەڵ توندبوونی ئەو سەردەما من نمونەی ابن تەیمیە هێنایەوە يعني ابن تەیمیە لەگەڵ ئەو هەموو توندیا کە هەی بۆ بەرامبەر بە ئەهلی منطق و ئەهلی فەلسەفە و معتەزیلە دوو کتێبی منطقی زۆر جوانی ئینتاج کردووە بەڕاستی ئەمڕۆ یەکێک لە شەخسیەتە گەورەکانە لە جیهانە دەرەنجامی ئەو دوو کتێبەی ئەزانی جوانی معریفە جوانی جیاوازی معریفەی جوانی جیاوازی دید لەوایە کە من و تۆ جیاواز بین گفتوگۆ بکەین و دەرەنجامی گفتوگۆکانمان کە من بەڵگەکانی خۆم کۆکەمەوە تۆ بەڵگەکانی خۆت کۆکەیتەوە من بەڵگەکانی خۆمە خەمە ڕوو جەناب ڕخنان لێگری بەڕێزت بە هەمان شێوە لێرەوە معریفەی تازە ئینتاجە بێ معریفەی نوێ ئینتاجە بێ بەڵام کاتێک کە هەمومان لە سەنگەرێکە لە معسکرێکە بەرامبەر بەویترەوەسین خەریکی تەکفیرکردن و بێعقلکردن و تەنفیقکردن و چیچی یەکترین نەک معریفە ئینتاج نابێ بەڵکو ئەو مۆدێل و فۆرمە لە عقلانەت ئینتاجە بێ کە ئێستا لە سەردەمی هاوچەرخە ئایدۆلۆژیا ئینتاجی کردووە من نازانم چەنە وەختمانە بێ ئەمڕۆ فۆرمی نوێی نەعقلانیەت لەم ناوچەی ئێمە تایبەتی لە دنیا لە ئایدۆلۆژیا خۆی ئەنوێنێ کە ئەبێ بڵێم گرنگ بوونی ڕانیە گرنگ بوونی ڕای جیاواز نییە گرنگ ئەوەیە چۆن ئێمە مامەڵەن لەگەڵ ڕاجیاوازەکان ناکەین ئێمە چۆن دەتوانین گوێبیستی بەڵگە منطقیەکان بین بەڵگە عقلانیەکان بین و گوێبیستێمانە بین یعنی من زۆر جار بیر لەو لەحزەیەکەمەوە کە پێغەمبەر لەگەڵ قوڕیش دانیشێ بۆ سڵحی حودەیبیە ئەو کەسەی ئەو شخصیەتەی کە دێتە ئەوێ بۆ ئەوەی ئاشتینامەکە سڵحنامەکە ئیمزاکە لەگەڵ شخصی یەکەمی موسڵمانەکانە کە پێغەمبەرە لە ئەخیرا ئەنووسێ ئەڵێ بنووسە ئەم دوو کەسەی کە ئەمان کردو فلانی کوڕی فلان و محەممەد پێغەمبەری ئیسلام ئەو کابرای قوڕیشی ئەڵێ جا من ئەگەر قبولم بواە تۆ پێغەمبەری بۆ ئێستا بەرامبەرت ئەوەستان بۆچی ئێستا من بەرامبەرت ئەوەستان بۆچی ئێستا من نەیارت بووم دژت بوو من قبولم نیە تۆ پێغەمبەری بۆیە نەیارتم باشە پێغەمبەر کازانێ ئەمە منطقە ئەم قسەی ئەم کەسە منطقە ینی منطقێکی بەقووەتە داواکە لە بەرامبەرەکەی نەک تەنازل بکە داواکە لە بەرامبەرەکەی کە ئەو محەممەد ڕەسوڵ الله بکوژێنەرەوە تەواو محەممەد بن عەبدوڵڵاه تەواو باشە ئێمە لە ڕاستیا ئینسان بەو قدرەتە عەقلیەی کە هەیەی
بەو قدرەتی بیرکردنەوەی کە هەیەی ئەتوانێت بەردەوام معریفەی نوێ ئینتاجکە و خودی ئینسان بۆ بەرهەمێنانی معریفەی نوێ دروست بووە. معریفەی نوێ لە شەڕ دروست نابێ، معریفەی نوێ لە شەڕەجمیەوە دروست نابێ، معریفەی نوێ لە ڕەفزکردنی ئەویترا دروست نابێ، معریفەی نوێ لە بلۆکردن و فیشەکدان بەسەری ئەویترەوە و ئەخرسە بلۆکردن بۆ مۆدلێکی لێدان و کوشتنی ئەویتر بە تونڕەوی و بەچی دروست نابێ، لە ڕاستیا بەجنێودان دروست نابێ، لە ڕاستیا معریفە بە گوێگرتن لەوی تر دروستە بێ بەوەی کە هەرچەنێک ئاستی هەیە بەڵگەکانی خۆی بخاتە ڕوو و هاتوو بورهانەکەم بەڵگەیەکی وەقسەیەکی باوە و ئێمە لەناو قورئانە جوانترین وتوێژمان هەیە کە نازانم ناتوانم بە ئارگومنت ناوی بەرم، بەڵام وتوێژێکە لە بینی مەلایکا کە وەزیفەی تەنیا بە گوێگرتنە لەگەڵ خوا کە دەردی ئەڵێتر تۆپ ئەو پەڕی ئەوەیە نقاشێک دروستە بێ لەسەر دروستبوونی ئینسان لەسەر نردنی ئینسان بۆ سەر زەوی و نقاشەکەش تۆمارەکرێ و لەوێ هەردوو لە بەڵگەی خۆی خاتە ڕوو تجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك. يعني ئەمە جۆرێک حتا لە جۆرێک ئەتوانم بڵم جۆرێک لە توندی لە تەلەفوزی شاتیا بەرامبەر بە خوا، بەڵام لە مقابلە ئارگومنتێک دروستە بێ گفتوگۆیەک دروستە بێ کە وەکوتم ناتوانم بە مەفهومە یۆنانیەکەی بڵم ئارگومنتە، بەڵام دەرەنجام گفتوگۆیە لە دوو ئاستی زۆر جیاوازە و لە هەمان کاتە ئێمە مەخرجێکی ترمان نییە، ئێمە مەخرجێکی ترمان نییە لە غەیری گفتوگۆکردن. ئێمە بۆ کوشتنی جیاوازیەکان سەدان لە منطقا سەدان شێوازی فیزیکیمان تاقی کردوێتەوە، سەدان شەڕی خێڵ و چیمان تاقی کردوێتەوە، جیاوازیەکان هەرماون، جیاوازیەکان هەر بوون و هەر ئەمێنن لە فۆرمی جاجیا خۆیان ئەبدەیتەکەنەوە. لە ڕاستیە ئەوە بریتێرەوەی کە گوێ لە ڕاجیاوازەکان بگرین و هەر جیاوازێک بتوانێ بەڵگە و ئارگومنتەکانی خۆی بخاتە ڕوو. تێبینیەکم هەیە ئەگەر بتوانم بیخەمە ڕوو تێگەیشتێکی مەولانای ڕۆمیە. مەولانای ڕۆمی لە شارێکە کە ئەمە مەفهومەکەیەتی پێمان ئەڵێ خوای گەورە دوو عالەمی دروست کردووە، عالەمی مەلەکوت کە عالەمی خۆیەتی و عالەمی ناسوت، عالەمی علوی سەرو و عالەمی سوفلی خوارو. عالەمی علوی عالەمی سەرو عالەمی وحدەتە، عالەمی یەکیە، تەنیا خوا خۆی یەک دوو نییە یەک. عالەمی سوفلی عالەمی خوارەوە عالەمی فرەیە، عالەمی فرەیە، عالەمی فرەیە. جعلناكم شعوبا وقبائل يعني جوازي كردون الله مولانا الله هەر کەسێک بیەوێ عالەمی ئینسانی عالەمی خوارەوە کە تەنەوعە کە زۆرە کە فرەیە وەک سەرەوە لێ بکە بیکاتە یەک عالەم و یەک جیهان، وەکو ئەوە پێی کردبێتە کەوشی خواوە، وەکو ئەوە پێی کردبێتە کەوشی خواوە، واتە ئیدعای خوابوونی کردبێ بە جۆرێکی تر. ئەم عالەمە کە خوا دروستی کردو عالەمی تەنەوعە، عالەمی فرەیە و هەموو کەسە بێ تعبیر لە خۆی بکە، بەڵام تعبیرکردنەکە وەکو وتمان بە شیری تیر و بە جنێ و بە ئەسالیبی ڕەفزکردنی بەرامبەر نابێ، بەڵکو بریتێ لە گوێگرتن لە بەرامبەر و لەویتر. بەڵام وەکوتم فۆرمی نوێی ناعقلانیەت لەم سەردەما بریتێ لە ئایدۆلۆژیا کە گەر جەنابەت پرسیاری ترت نەبوو دێمە سەرەوە بابەت. بێگومان من حەزمە کرد لە دەربارەی ئایدۆلۆژیاش فکرەیەکی حەزمە کرد باسی کەم، بەڵام پێشەوەی بەڕۆمە سەبابەتی ئایدۆلۆژیاکە پرسیارێکی ترمێتۆ لێکێک لە هەروەکو وێسا لە قسەکانیشان زۆر ڕوون بوو کە ئەڵێیت ئێمە لەم سەردەمە ئێستامانە ئەترسین لە عەقڵ، بەتایبەتی کۆمەڵگایی ئێسامە لێژین لە عەقڵە ترسین و فەیلسوفەکان ناومان لێ ناون شێت لە باتیەوەی ناومان لێ نابن چۆنەڵی تیمارکەری معاناتی فەلسەفیەکانمان بن. ئێستا ئەمە لەو جێژاوەیە ژین کە نەقڵ زۆر زاڵترە وەک لەوەی عەقڵمان بەکاربێنین بۆ ڕوونکردنەوە ئیتر لە هەموو کایەکانی تری ژیانە. بەڕای تۆ داهاتوو ئەم مێژوەی کە باست کرد و ئێستا لە دەرەنجامی ئەو مێژۆ درێژەوە ژین، ئایا بۆ داهاتوو بەڕای تۆ چی ئەبێت؟ ئایا بە ئەم ئەقڵە ڕۆژهەڵاتیانە ئەم یەم گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا بەرەو ئەقلانی زیاتر ڕۆن یاخود
نەقلکردنی ئەم دەقانەیان زیاتر تۆخترە بێتەوە لە جوڵاندنی ئەقڵیان بەڕێتو لە ڕاستیە وەڵامی ئەو پرسیارە مؤسسەی گەورەی ئەوێ داتای ئەوێت ڕاپرسی ئەوێ ریسێرچی ئەوێ بەحسی ئەوێ من لە گۆشەنیگای بچووکی خۆمەوە کە زۆر بچووکە و زۆر متەواضعانەیە ئەیبینم دیوێکی گەشتبینانەیە بەوەی کە زۆر جار ینی قیمەی دەستپێکردنی ڕۆشنگەری لە ئەوروپا لەو ساتانەوە دروست بوو کە ئیتر بە تەواوەتی تاریکی باڵی کێشا بوو بەسەر ئەوروپا کارگەیشتبەوەی کە کەنیسا بەست بەبست باش تێفرۆشت ئەو کەنیسانەی کە دروستیان نەکردن پارەیان نەما بوو داوایان نەکرد لە خەڵکی کە خەڵکی بێن پارە ببەخشن بۆ دروستکردنی ئەو کەنیسانە لە مقابلە چەند مەتر ئەرزەتانەوێ لە بەهەشت ئێمەتان دەینێ کارگەیشت بوو ئەوە تا حەدە لە گاڵتەجاڕی بە ئاین و بە مقدسات و بە هەموو ئەمانە لەم ترۆپکی تاریکە سەرداوەکانی و تروسکایەکانی ڕۆشنگەری سەریێڵداوە زۆر جار ینی دەردێڵە ستەم لە هەموو شتێ لە تەنکیا بچڕێ بەڵام ستەم لە ئەستوریا بچڕێ لە ڕاستیە تا ئێستا بیرکردنەوەی عەقڵانی منوا نازانم لای ئەم کۆمەڵگانەی ئێمە بوو بێتە زەرورەت و ئەوەی کە ئەیبینم پاشەکشەیە نەک دەرکردن بە زەرورەتی دەرکردن بە زەرورەتی عەقڵانی بوون من دواتر مەسحێکی یاخود سەربوردێکی چیەتی و چۆنیەتی ئەو مؤسسە و دەستگایانەی کە ئەبێ مەرکەزی بەرهەمهێنەری عەقڵان بن لەسەرەکەین لەوە چ لەوێەوە دیدمان ڕوونتر بێ بۆ ئەوە کۆمەڵگە بریتە لە چی کۆمەڵگە بریتە لەو دام و دەستگا و مؤسسانی کە هەن مەبەستی شە لە کەروەردن نیە بەتەئکید دێمە سەر هەموو ئەوانە ینی وەکوتم کۆمەڵگە بریتە لە چی کۆمەڵگە بریتی نیە لە فەرقێکی ئەساسی بینی بە کۆمەڵ ژیان و کۆمەڵگەی بوون جڤات بوون کە لە کرمانجی ژوورا کەلیمەی جڤات زۆر جوانترە تا کۆمەڵگە لە ڕاستیە ئاژەڵەکانش حاشا لە ڕووی جەنابەت و بینەرانی ئازیزە ئەوانش بە کۆمەڵە ژین ئەوانش بە کۆمەڵە لە ڕەون ئەژین وەم نایاد شەکەم بوو بەڵام فەرقی بینی ئێمە کە ئێمە لە کۆمەڵگا ئەژین بریتە لەوەی کە ئێمە پێداویستیەکانی یەکتر دابینەکەین لە ڕاستیە مێرولەیەک یاخود مەڕێک یاخود هەر ئاژەڵێکی تر هەر گیاندارێکی تر لە هەموو تەمەنیا ئەو وەزیفەی کە پێی سپێراوە هەر ئەوەکە و هەر ئەوە ئەژی و هەر ئەوەیە و بەڵام ئێمە ڕۆژانە پێویستیمان بە یەکتری هەیە من مامۆستام تۆ خوێندکاری ئەویتر دکتۆرە ئەویتر بەرگدرووە ئەویتر کاسبکارە ئەویتر ئەوەیە ئەمەیە مانای جڤات ژیان ئەمەیە مانای پێکەوە ژیان ئەمەیە مانای پێکەوە ژیان نە بەمانە سیاسیەکەی نە بەمانە فکرەکەی پێکەوە ژیانەوەی جڤات ڕێک زاراوە کرمانجیەکە زۆر جوانە جڤات واتە کۆمەڵگەیەکین پێکەوە ئەژین بەدەم یەکەوەین پێداویستیەکانی یەکتری دابینەکەین و ئەمە کۆمەڵگەیە ئەمە کۆمەڵگەی بە شەری ئەمەیە وطبعا مرۆڤ بۆ ئەوەی لەم ئەرکا سەرکەوتوو بێ هاتۆ دام و دەستگای دروست کردووە دام و دەستگای دەوڵەتی دروست کردووە دام و دەستگای تەندروستی دروست کردووە دام و دەستگای پەروەردەیی دروست کردووە واتە وەزیفەکانی خستوتە ناو دام و دەستگاوە ئەم دام و دەستگایانە خودی خۆی ئەبێ لە چوارچێوەی یاخود بە دافعی عەقڵانی دروست ببێ ئەوەی کە ئینسانی تەتەور پێ کردووە لە ژیانێکی دەشتێکی سادەوە لە ژیانێکی بیابانی سادەوە لە ژیانێکی شاخاوی سادەوە بێتە ناو ژیانێکی شارستانیانەوە شارستانت بریتە لە مؤسسەکانی بریتی نیە لە عمارەی بەرز
دوبای 100 ساڵ خاوەنی باڵاترین عیمارە بێ خاوەنی شارستانت نییە لە ڕاستە یەمان زیاتر خاوەنی شارستانەتە تا دوبای یەمان بەو وێرانەی خۆ یەمان زیاتر خاوەن باسی ئەمڕۆی ناکەین باسی یۆنانی ئەمڕۆ باسی یەمەنی ئەمڕۆ باسی ئەمێ بڵێم کۆمەلگا بە مؤسسەکانی کۆمەلگەیە ئەو مؤسسانە کە دروست کراون بۆ زیاتر ئەداکردنی وەزیفەی ئینسانی بوونی ئینسانە لەناو کۆمەڵەکە چەندە ئێمە لەم کۆمەلگایانە نەمانە بۆ دروستکردنیان عەقلانین لە دانانی استراتیژی ئەم کۆمەلگایانەمە ئێمە عەقلانین لە ئایندەبینیمانە لەناو ئەم کۆمەلگایانەمانە ئێمە عەقلانین بەو ئەندازێمە توانین بڵێ ئێمە هەنگاو ئەنین بەرەو معرفەیەکی عەقلانی و بەرەو کۆمەلگایەکی عەقلانی و بەرەو ڕۆشنگەری و بەرەو ژیانێکی ئاسایی‌تر بۆ بەشەر کە من وازانم بەداخەوە تووشی ڕەشبینیتان ناکەم بەڵام ئەو ئاسۆیە نابینم ئەوەی کە ئەیبینم تاریکێکی زیاترە بەڵکو لەو تاریکیە زۆر نوتەکە ڕووناکیەک لەدایک ببێ و ئەم ڕووناکیانەش بە معجزە لەدایک نابن هەموو ئەو کارم نەپەیوەستن بە خودی کاری ئینسانەوە بریتین لە کاری بەشەر خۆیەوە دواتر وەکوتم لە نمونەکانی ترا قسانێکی ترم هەیە باسیەکەم لە بابەتی ئایدۆلۆژی بوونەکە هەر سەبارەت بە عەقلانیەت ئێستا فکرەیەکێ بە تایبەتی هەنێ بیرمەندی تازە وەکو جۆردن پیترسن کە مفەکرێکی کەنەدیە ئەوانە هەوڵێن فکرەکانی نیچە و دۆستۆڤسکی زیینوکەنەوە دەربارەوەی کە مەرج نییە عەقلانی بوون هەموو کاتێک خۆشگوزەرانی بۆ مرۆڤ دروستکە بۆ نمونە ئەگەر هین وەربگرین ئەگەر یوتۆپیانزم وەربگرین کاتێک تۆ لا وایە کە ژیانێکی وا دروست جیهانێک دروستکەیت کە بەبێ هیچ کێشە و ئەمانە بێت بەڵام هەنێ مفەکر لایەن وایە وەکو دۆستۆڤسکی یاخود وەکو جۆردن پیترسن کە ساڵ فکرانەی بۆ نمونەی دۆستۆڤسکی پێکوانە کاتەوە کە ئەڵێ هەرچۆنە ئەگەر هاتو مرۆڤ تەواوی ئایدیاڵیزم ئەو شتانی کە ئایدیاڵڵای تەواوی ئەوانە بەدەست بێنێت تەواوی ئەو یوتۆپیایە دروست کەکەوێ هێشتا شتێک لە ناخیە ئیسراحەتی پێنایە وەنە زۆر دۆستۆڤسکی نمونەی ڕاستکۆڵنیکۆڤ هێنێتەوە کە بێئاینێکە هەموو شتێک بە عەقڵ دەکەیاتەوە هەموو شتێکی وا لێ کردووە کە هەمووی کردو بتۆڵی بە فۆرمولای بیرکاری هەموو شتێکی دنیا بە فۆرمولایکی بیرکاری و ئەوانە ئەبینێ بەڵام دۆستۆڤسکی لە ڕۆمانەکانی وا پیشانیەیە کە ئەم کەسە دڵخۆش نابێت ئەم کەسە لایەنێکی کەمە هەڵبەتە دیارە ئەو مەبەستیەوەی لایەنە مستسیزمەکە یاخود لایەنە پڕڵی ڕۆحانیەتەکەی کەمە بەڕای تۆ فکر چیە لەسەرەوە ئایا گرنگ یعنی پرسیارەکە ئەگەر خودی کەمەوە ئەوەیە ئایا ئەبێت لە هەموو بۆ منە 100% لە هەموو شتێکی ژیانمانە ئەقلانی بینیان ئەتێت هەنێک جار ئەقلانی بوون یعنی بۆ پشتگوێ بخەین لە هەنێ کردە و کردار و هەڵسوکەتی ژیانمانە لە ڕاستیە کاتی خۆی لە شوێنێک نووسینێک نووسرا بوو ئەگەر کەسێک دینارێکی بەخشیمانە ئەوە نییە بەخشندەیە ئەگەر دوو دێڕی نووسیمانە ئەوە نییە نووسرە شاعرە ئەگەر کۆمەڵشتی لە بابەتە نووسرا بوو برادێک کۆمنتێکی زۆر جوانیە لەسەر وتی کاکە واز بێن با خەڵک جارە دینارە ببەخشێ واز بێن بازارە خەڵک دوو کەلیمە بنووسێ واز بێن با خەڵک جارە هەنگاوە سەرەتایەکە لە ڕاستیە بەراوردکردنی کۆمەلگای ڕۆژئاوایی لەگەڵ کۆمەلگای ئێمە لە هەندێک ڕۆ نامەنتەقیە نالۆژیکیە بۆ نمونە بەداخەوە هەندێک ڕۆشنبیری ئێمە هەموو ئەو قۆناغانەی کلاسیکی کۆن و کلاسیکی نوێ و فەلسفەی کۆن و فەلسفەی نوێ و مۆدێرنە و هەموو ئەمانەی پشتسەر خستووە چۆن نیشتووە بە کۆمەڵێک فەیلسوفی بەناو فەیلسوفی کە ئەدیبن زیاتر لەوەی فەیلسوف بوون فەڕەنسی کە ئەمانە بە باوکان یاخود دامەزرێنانن پۆست مۆدێرنە عەبەسیەت هەژمارەکرێن کە وەک ئەوەی کە ئێمە هەموو قۆناغەکانی ترمان تێپەڕانە بێ تێر بوو بین لە عەقلانیەت جەنابەت لە فەڕەنسای وازانی بزەبت شتانێکەوانێکی ئێڵە مەبەستم لە چییە وەک ئەوەی کە ئێمە هەموو قۆناغانەی ترمان تێپەڕانە بێ ئێستا
ئێستا لە سەردەمی پۆست مۆدێرن بین نا ئەوروپا ئەگەر دقت بی لە ڕۆ ئەدەبیەکەیەوە ئەو ڕێبازە ئەدەبیانەی کە هەیەی لە کلاسیزم و لە ڕۆمانتیک و لە ڕێلیزم و لە هەموو ئەوانی تر لە ڕێچکە و ڕێبازە فەلسەفیەکانیەوە لە ڕێچکە و ڕێبازە فەلسەفی و فکری و ئەدەبی و تەنانەت مەزهبی و ئاینی و هەموو ئەوانیانەوە هەموو ئەمانە لە سیاقێکا دروست بوون کە بریتە لە تز و ئەندیتز بریتە لە فعل و ڕەتفعل بریتە لە بیرکردنەوە پێشکەشکردنی ئارگومنت و ئارگومنتی بەرامبەر یعنی نیچە لە سیاقێکا دروستە بێ نیچە لە سیاقێکا دروستە بێ ئەڵێ ئەم دواکەوتنی ئەوروپا بۆ مەسیحیەت مەسئولە لێی واتە نیچە کولتورێکی گەورەی بیرکردنەوە لە 600 پێش زاینەوە لە بەردەم نیچە ئەیخوێنێتەوە تا نیچە اینجاوەکو نیچە خاوەنی ئەو ڕاوبیرانەی خۆیەتی کە لەسەر کۆمەلگای نوێیکە و هەروەها ئەو فەیلسوفانی تریش کە بەڕێزت ناوت بردن لە ڕاستیە ئێمە بە مەقتەعی وەرگرتن بە جوزئی وەرگرتنی فەیلسوفێک تیۆریزەکارێکی ئەدەبی کامۆ بێ ڤۆڵتێر بێ هەر یەکێکی تر لەو ناوانە بێ لە هەر شوێنێکی ئەوروپا بێ و قسەکردن لەسەری لێرە زۆر تێگەیشتنمان نییە بۆی ئەزانی بۆ چونکە ئەوان لە سیاقێکی وەکوتم گفتوگۆی عەقلانیە لە سیاقێکی گفتوگۆی عەقلانی 2600 ساڵە ئەمایان دروست کردووە ئێمە پرسیارەکەی لێرە من ئەمەیە من لە بابەتی پەروەردە دێمەوە سەری ئێستا ئێمە زۆر جار بۆ نمونە ئەمە ڕاستکردن نییە ئێمە ئێستا زۆر جار بۆ نمونە باز لە سیستمی پەروەردەیی سویدیەکەین سیستمی پەروەردەیی فنلەندیەکەی کە ئەخیرا باز لە سیستمی پەروەردەیی فنلەندیە کە سیستمێکی زۆر پێشکەوتووە و خودی ئەوروپا هەمووی معجبە پێی و لە کۆمەڵێک دیدی زۆرەوە ئەو جێی تەقدیرە یعنی ئێمە هەموو ئەو سیستمانەی پەروەردانەی کە لە دنیا هەیە بیخوێنینەوە و بزانین کوێ نقطە ئیجابی و چاوی لێ بکەین قەینە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ سیستەمی تربەوی فنلەندی خستوەتەوە بریتە لەو سیاقە بیرکردنەوە عەقلانی کە لە ئەوروپا بووە و لە فنلەندا بووە ئەوەی سیستەمی پەروەردەیی سوێدی خستوەتەوە بریتە لەو سیاقە عەقلانی وەکو دیموکراسیەتەکەوایە دیموکراسیات زادەی بیرکردنەوەی عەقلانی بەشەریەتە بۆ ئەوەی بتوانێت فۆرمێکی پێشکەوتوو لە سیاسەتکردن و لە دەوڵەتداریکردن بۆ خۆی پێشکەش بکە فۆرمی دیموکراسیەتی ناوەتە پێشەوە لە 400 پێش زاینەوە لە سقوڕاتەوە مناقەشەیەکرێت تاوەکو ئێستا و بەردەوام لیبرالیزم و نیولیبرالیزم و هەمووانە ئینتاجەکرێ باشە بۆ ئەوەی ئینسان چۆن باشتر ئیدارەی خۆی بکە یعنی کاتێک کە تۆ دیموکراسیەت ئەهێنیتە ناو سیاقی کاری سیاسی ئێمە و ئێمە لێی تێناگەین فۆرمێکی تر لە دیموکراسیەت دروستەکەین کە بریتە لە دیکتاتۆرەتی دیموکراسی باشە لەبەرەوەی ئێمە جسمێکی ئەمە مانای ڕافزکردنی دیموکراسی نییە برادرانێک وەمان لێنەوە ئەم برادرە لە ئەنگلی دیکتاتۆریەتە نا قسەم لەسەرەوەیە هەر جۆرە ڕێبازێکی ئەدەبی هەر جۆرە بیرکردنەوەیکی سیاسی هەر جۆرە بیرکردنەوەیکی پەروەردەیی کە لە ئەوروپا لە قۆناغەکانە لە بەشێ لە ئەوروپا لە زەمانەکانی ژیانی ئەوروپا دروست بووە بریتە لەو سیاقە عەقلانیە ئەمەی دروست کردووە پرسیارەکەی ئێمە ئەمەیە ئایا عەقلانیەت لای ئێمە کەوتوتە سەرپێ کەوتوتە ڕێ ئێمە خستومانەتە ڕێ ئێمە ئەتوانین بیخەینە ڕێ ئێمە بەقسە لەسەرەوە بکەین دەرەنجامەوە قسە لەسەرەکەین ئەوە بابەتێکی تر من بوا تێگەشتم کە هێشتا بۆ نمونە ئەقلی ڕۆژهەڵاتی بەتایبەتی کوردی هێشتا ئامادە نییە ئەو ئەزمونانەی ئەوروپا جێبەجێ بکاوەکو خۆی یعنی پێویستە لەوە بدوین کە یعنی چۆن دیموکراسیەت لە ئێستا بۆ کۆمەڵگەی خۆمان لەم کۆنتێکستی ئێستامان بخۆکرێنی نەک ئەوەی کە ئەوان چۆنەڵی خەرۆک خۆت ئەزمونێکی زۆر دوور و درێژیانەیە کە ئامادەن بۆ هەر ئەگەرێک کە ڕووبا بەڵام ئێمە ناتوانین ئەگەرەکانی ئەوان بچەسپێنین لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ئەزانی چی ئێمە وا تێنەگەین یاخود هەڵەی نەگەر وا تێ بگەین
کەلەی ئینسانی ئەوروپی چەند کیلۆیەک زیاتر بۆ خیتیایە لە ئینسانی شەرقی. ئینسان هەر ئینسانەوە قودرەتی بیرکردنەوەی هەیە و قودرەتی ئینتاجی فکری هەیە وەکو گوتمان. ئەشکالێتەکە لەویان نییە کە ئێمە بڵین ئەمە ئینسانی شەرقیە و ئەمە ئینسانی غەربیە. کێشەکە لەویایە ئێمە لە ڕاستی ئێمە لە ڕۆژهەڵاتیشە خاڵی نەبووە، ینی مێژووی ڕۆژهەڵات خاڵی نەبووە لە مفەکری گەورە، خاڵی نەبووە لە فیلسوفی گەورە، خاڵی نەبووە لە بیرکردنەوەی گەورە. ینی ئێمە هەر ینی بە نمونە کۆمەلگای کوردی خۆمان بێنینەوە، ینی گەورەکانی ئێمە مفەکرەکانی ئێمە بیریارە گەورەکانی ئێمە کاتی خۆی بە زمانی شعر ئەفکارەکانی خۆیان دەربڕیوە. لە ڕاستیە نالی، لە ڕاستیە مەولەوی، لە ڕاستیە نەحوی، ئەمانە تەنیا شعر نووس نین بەمانە ئەمڕۆیەکەی، ئەمانە ئەفکاری خۆیانیان خسۆتە ڕوو، بەڵام لە قاڵبی شعریە نە لە قاڵبی نەسریە. بەڵام کێشەکە لەویایە ئێمە لە کۆمەلگای کوردی ئێمە لە مێژووی ئێمە هاوکات لەگەڵەوەی نالیمان هەیە، مەحویمان هەیە، مەولەویمان هەیە، بەڵام مەولەوی حاڵەتە شخصە، نەبووەتە پەپلیک، نەبووەتە گشتی، نەبووەتە حاڵەتێکی گشتی. لە ڕاستیە بیرکردنەوەی مەولەویانە، بیرکردنەوەی مەحویانە، بیرکردنەوەی نالیانە لە نالیان ماوەتەوە، نەک تەنیا ئەوە بەڵکو غەریبە. ینی مشکلەکە لەوە غەریبە، لەم کۆمەلگانەی ئێمە ئەو کەسی تەبیرەکاتەوە کەسێکی غەریبە. جوانترین کەس کە تعبیری لەمە کرد بێ ڕۆمانی ئەولاد حارەتونای نەجیب مەحفوظە. نەجیب مەحفوظ حوارە چیە ڕۆمانێکی ئەولاد حارەتنەکە زانن ڕۆمانێکی کۆنە و باجیاوە طبعا بۆ ڕۆمانەی نەجیب مەحفوظ طبعا هەموو ئەو ناوانەی کە هێناون ناوی کارکتەرەکانی کە هێناونی لە ناو ڕۆمانەکەیە هەمووی ڕەمزین. یەکێک لەو شخصیەتانەی کە تایەتی عرفە ئەو کارکتەرەیە کە ڕۆڵی معریفە و بیرکردنەوە و علمە بێنە لەم کۆمەلگانەی ئێمە. طبیعی زۆر بە جوانی هێناوێتی عرفە لەو ڕۆمانە لەقیتە زۆڵە تا ئەمڕۆیش علم و بیرکردنەوەی علمیانە و بیرکردنەوەی عەقلانیانە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە ئەڵێم زۆڵە. یعنی بە جۆرە لە جۆرەکان نامۆیە، غەریبە، معلومە. ینی من نامەوێت دڵی هاوڵاتیانی خۆم بریندارکەم بێشێنم، بەڵام دقت بە ینی لەم کۆمەلگانەی ئێمە ئەوانەی کە بیریان کردوێتەوە چۆن مامەڵیان لەگەڵا کراوە، چۆن هەڵسوکەوتیان لەگەڵا کراوە. کاک ئەحمەدی شێخ حتى مولوي خوي، حتى مولانا مولوي عفو نالي سالم هم امانه، يعني سيري او النزولين سالم كل شعر كان يا نالي سالم قريب اسطنبول بلا زورك لواني كاهلي بيركلناو بو نكتن يا لكردستان كي ايما كاس بشانازيه وما كردين ولا راجين لم ناوچه همويا اهلي بيركلناو واهلي بیرکردنەوە کوتم بە جۆرە لە جۆرەکان غەریب بوون لە واقعەکەی خۆیانە. وەڵامی پرسیارەکەی جەنابێت لەناو کۆمەلگای ئێمەشا عەقڵی گەورە هەیە، بەڵام وەکوتم ئەم عەقڵە گەورە نەبووەتە پەپلیک، نەبووەتە حاڵەتێکی گشتی، نەبووەتە حاڵەتێکی عام. ئەمە بۆ مانایە نیە لە ئەمریکا خەڵکی دەبەنگ نییە، لە فەڕەنسا دەبەنگ نییە، بەڵام ئەوەی کە ئیدارەی ژیانی ئەو وڵاتانە کە عەقڵە گەورەکەیە حاشا لە ڕووی جەنابتان دەبەنگەکە نییە. درسته حەزەکەم پرسیارەکان بێنمە سەر ئایدۆلۆژیا. حەزەکەم بەوە دەست پێ بکەم ژیژێک لە گوتارێکی زۆر بە جوانی ئەڵێ مرۆڤەکانی ئەم سەردەمەی ئێستا وا هەستەکەن کە لە کۆمەڵگەیەکە ژینیان لە سەردەمێکە ژین کە سەردەمێکی پۆست ئایدۆلۆژیە، یعنی ئایدۆلۆژیامان تێپەڕانەوە، هەرچەندە ئەو لەگەڵەوە نیە کە ئێمە ئایدۆلۆژیامان تێپەڕانەوە، بەڵام ئەڵێ مرۆڤەکان ئەو هەستیانێ لە کاتێکا لەو کردارانی کە ئیکەن وا دەرناکەوێت کە ئایدۆلۆژیایان تێپەڕانە بێن، کۆمەڵێک فکر کابێتە هۆی تونەتیژیان پەڕانە بێت. بەڕای تۆ ئێمە ئێستا لەم سەردەمە ئایدۆلۆژیان لەکوێی ئەم سەردەمەیە و لەکوێی ئەم گەل وڵاتانەیە؟ بۆ چییە ئایدۆلۆژیا؟
ئێمە بۆ ئەوەی محاولە بکەین ئەکادیمیانە تر قسە لەسەر چەمکەکان بکەین لە ڕاستیە زاراوەی ئایدۆلۆژیا بۆ یەکەمین جار لە سەردەمی شۆڕشی فەڕەنسیا ئەنتوان دیسۆتریسی سکۆتلەندی بەکارهێنا ئەم چەمکی ئایدۆلۆژیای بەکارهێنا بەڵام ئەوەی کە دواتر تەوزیفی ئەم چەمکەی کرد بریتی بوو لە کارل مارکس جەناب دەزانی لەگەڵ ئەنجلزی هاوڕێیە کە ئەنجلس دەوڵەمەند بوو و باوکی خاوەن کۆمپانیای زۆر گەورە و شەریکەی گەورە بوو و مارکس هەژار بوو و پێکەوە مانیفێستی ئەوەی کە کۆمونیزمیان نووسی بەڵێ کۆمونیزمیان نووسی مارکس طبعا ئەو ڕەوتە بوو کە دژ بە هیگڵیەکان هیگڵ جەناب دەزانی باسی لە جەدەلێتە کرد لە عالەمی ئەفکارە بەڵام مارکس دوای هاتوتی ئەمە جۆرەکە لە میتافیزیقا و ئێمە نابێت لە عالەمی ئەفکارە باز لە دژایەتەکان بکەین تز و ئەندتز دیالکت بکەین بەڵکوە بێ لە عالەمی واقعە لەوێەوە ململانی بینی چینی پرۆلیتار و چینی سەرمایه‌دار لە تیۆریزەکانی مارکسا سەری هەڵدا لە ڕاستیە مارکس بۆ یەکەمین جار ئەم وەک بەکارهێنانی تەوزیفکردنی لە ڕۆفەلسەفیەکەوە بۆ یەکەمین جار ئەمەی بەکارهێنا بۆ خوێندنەوەی ئایدیاکانی پێشخۆی کە زیاتر مەبەستیشی لێدان بوو لە هیگڵ و هیگڵیەکان و ناوی نابوون بەوەی کە ئایدیاکان قاڵبێکن قاڵبێکی میسالین کە ئینسانەکانیانەوێ بەخود ئەو جۆرە فەیلسوفە هیگڵیانەیانەوێ ئینسان کۆمەڵگەی بەشەری بەو جۆرە لە قاڵب بن و کۆمەلگا برەوە بن لە ڕاستیە مارکس یەکەم جار ئەمەی بۆ خوێندنەوەی ئایدیاکانی پێشخۆی بەکارهێنا بەڵام دواتر خودی مارکسیزم بووە ئایدۆلۆژیا بووی ئەو ئایدۆلۆژیایی کە وەکو قاڵبێک پێشکەش بە بەشەریەت بکرێ و بەشەریەت لە قاڵب بدرێ بە تایبەتی لە شۆڕشی ئۆکتۆبەر 1970 کە مارکسیەکان شوێیەکان بەلشفیەکان لە رووسیای جارانە کردیان و اتحادی سۆڤیەتیان تشکیل کرد و ڕژێمێکی توندی قەمعی خوێنخۆریان دروست کرد بە جۆرە یانی تەسەور کە بینەرانی عزیزتان تەسەورکەن لە یەکەمین کۆنگرەی 1933 لە یەکەمین کۆنگرەی نووسەران و ئەدیبانی رووسیا کە زیاتر لە 500 ئەدیب و نووسەر و شاعر کۆبووبوونەوە لەوێ لە کۆنگرەی دووهەما کە لە ساڵی 1950 بزەبت 52 تێکی نیم 50 کەسیان مابوونەوە یا کوژرابوون یا ڕاوندرابوون بەرەو ئەمریکا ڕایان کردبوو ئەم ڕژێمە قەمعیە ئەم قاڵبە ئاوا دروست بەڵام لە ئەوەی کە منەمێ بڵێم ئایدۆلۆژیای هاوچەرخ ئەم کۆمەلگایەنەی ئێمە بە دوو مۆدێلی تر بە دوو فۆرمی تر بە دوو فۆرمی تر ئایدۆلۆژیا بوویە هۆی کوشتنی عقلانیت لە وڵاتانی ئێمە یەکەمیان بریتی بوو لە فۆرمی مارکسیزم جەناب دەزانی لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر و گەلانی بەشبێنەت و لە قەوماوانی دنیا تەبەنی مارکسیزم و شوێعەتیان کرد بۆ بەرەنگاربوونەوەی وستەمکارانەی کە ڕۆبۆڕیان ئەکرایەوە و طبعا ئەم شێوازە ئەم فۆرمە مارکسیزم وەکوتم بوویە فۆرمێک بۆ شۆڕشی ئەم ناوچانە بەڵام بەداخەوە مارکسیزم لە ڕۆژئاوا وەکو نەزەریەیەکی فەلسەفی اقتصادی وەرگیرا فۆرمی جیاجیای سۆسیالیزمی لەسەر دروست کرا بۆ گەشەپێدانی ئابووری بۆ عەدالەتی اجتیماعی بۆ دادپەروەری لە بوارە جیاجیەکانە جەناب دەسە لە فەڕەنسای حزبی سۆسیالیزم هەیە مۆدێلاتی جیاجیای سۆسیالیزم هەیە لە بەریتانیا لە وڵاتانی تری ئەوروپا فۆرمی جیاجیای سۆسیالیزم هەیە کە ئەفکارە بنەڕەتیەکانی لەو عەدالەت اجتیماعی مارکسیزمەوە سەرچاوە ئەگرێ واتە ئەمەوە بڵێم مارکسیزم لە ڕۆژئاوا بوویە فۆرمی جیاجیای قوتابخانەی فەلسەفی و فۆرمی جیاجیای قوتابخانەی سیاسی و اقتصادی دروست کرد بەڵام لە ڕۆژهەڵاتە بوویە ئایدۆلۆژیا بوویە دین بوویە قاڵبێک بۆ لە قاڵبدانی کۆمەلگا
بویە جۆرێک لە دین کە خەڵک لە پێناوی شەهید بکرێ. ئێستاش شوعەکانی کوردستان و عێراق مەشهورن بەوەی کە لە سجنەکانە هەموو نینۆکەکانیان دەرەهێنرا. ئێستاش فەهد و کۆمەڵە کەسانی تری کەوادری حزبی شوعی و هەموو ئەوانە مەشهورن کە چۆن کوژران و چۆن لە سێدارە دران و چیان لێکرا. واتە ئەمە بڵێم بویە جۆرێک لە دین شەهیدی هەبێ، بویە جۆرێک لە دین کە خەڵکی لە پێناوە بکوژرێ و خەڵک بکوژێ و هەر لە رووسیاوە کە سەرچاوەکەی لێوە تەطبیقرا تاوەکو فۆرمەکانی تریکە لە منطقەیەوە سەیری ئەو تعامل العقلاني لا عقلانية لقل أم فورمال أيديولوجيا ك لغرب وكو ماركسيزم وكو فورمك لفلسفة وكو فورمك لاقتصاد وكو فورمك للسياسات چندین فورمی جاجای لێ ئینتاج کرا بۆ خزمەتکردنی بەشەری و عەدالەتی بەشەری، بەڵام لەم کۆمەڵگانە بووە دینێک کە ئامانجی بووە دژایەتیکردنی مقدساتی خەڵکی، دژایەتیکردنی دینی خەڵکی. یعنی من هەرگیز لە ئادەم ناچێ خاڵم مارکسی بوو لە بیداەتی هەشتاکانە، باپیرم مەلا بوو، باپیرم ئەو شوێنەی کە قورئانی لێدانا بوو خاڵیشی مەتوو کتێبەکەی کارل مارکسی لە تەنیشتەوەدانا. واتە ئەم کۆمەڵگانەی تووشی ریزبەندێکی ئایدۆلۆژی دینی کرد. مارکسیزم لێرە وەکو فەلسەفە وەکو عەقلانیەت وەکو نەزەرێکی اقتصادی سیاسی نەهاتە بوون. ئێستاش ئێمە نابینین 100 ساڵە مارکسیزم لە عێراق هەیە، نەیتوانێت تیۆریزەیەکی اقتصادی نەیتوانێت تیۆریزەیەکی سیاسی ئینتاج بکا و ئەمڕۆ ئێمە وەکو خوێنەوار بیخوێنینەوە بزانین حکومداریکردن لە سایەی مارکسیزما چۆنە، اقتصاد لە سایەی مارکسیزما چۆنە. چەندین شەهیدیدا چەندین شاریدا، بەڵام نەیتوانی وەکوتم ئینتاجی معریفەمان بۆ بکا وەکو فەلسەفە وەکو فۆرمی دووەمی مارکسیزم. کاک ئەگەر ئیجازەم بەی بۆ لە چەندی مارکسیزم لە چەندی ئایدۆلۆژیا تێپەڕین. فۆرمی دووەمی مارکسیزم بریتی بوو لەوەی کە لە ڕەتفعلی مارکسیزمە لە ڕەتفعلی شیوعیەکانە لەم ناوچەیە ئاین لە فۆرمێکی تری ئایدۆلۆژیا خۆی نواند، لە فۆرمێکی تری سیاسیە خۆی نواند. واتە ئەگەر مارکسیەکان بوونە دینێک بەرامبەر بە دینداری تەقلیدی خەڵکی، فۆرمی دینداری لە هاوچەرخە لە 100 لەگەڵ سەر هەڵدانی مارکسیزما و لە ڕەتفعلی مارکسیزما فۆرمێکی تر هاتە بوون کە بریتیە لە بە ئایدۆلۆژیکردنی دین. واتە دین کە بریتیە لە پەیوەندی ئینسان لەگەڵ خوای خۆیان، بریتیە لە ئەخلاق و فەزیلەت، بریتیە لە هەموو ئەو جوانیانەوە، بریتیە لە نزاو ئینسان لەگەڵ خوای خۆیان، بریتیە لە ئەخلاق بەرزی. نەقڵ بوو بۆ فۆرمێک لە دژایەتیکردنی ئایدۆلۆژیایەکی تر و لێدان لە فۆرمێکی تر لەوە کە تەبەنی خۆی بکا وەکو ئایدۆلۆژیاک و دژی غەیری خۆی بوەسێتەوە. ئەمە مشکلە گەورەکەیە. یعنی بەنمونە ئەوە تەنیا مارکسیزم نەبوو لەم ناوچەیە بەغەڵەت وەرگیرا. ئەفکارەکانی مارکسیزم، داروینیزم، فرۆیدیزم، هەموو ئەمانە لەم ناوچانە وەکو نەزەرەی صهیونیەتی عالەمی وەرگیرا، وەکو دژایەتیکردنی خوا و دینی خوا وەرگیرا، نەک وەکو مەسەن داروین لەباتێ وەکو نەزەرەیەکی بایۆلۆژی دراسە بکرێ، قسەی لەسەر بکرێ، چ لەلایەن ئەوانەی کە ئیسلامی بوون، چ لەلایەن ئەوانەی کە عیلمانی بوون. یەکەمیان وەکو ئەنتیدینیەک وەریەگرت، دووەمیان وەکو مزایدەیەکی علمی بوون بەسەر دینا وەریەگرت. باشە لە مقابل سێرەکەی ئێمە نەماتوانین مشارەکەمان هەبێت لەم بابەتە زانستیە گەورە. ئەو کتێبانەی کە هەمانە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ جانی پاچی بە ڕەحمەت بێ مامۆستا محەممەد ساڵح شارەزووریمان هەیە کە کتێبی نووسیوە لەسەر داروینزم لە ترانزژیریدا، فرۆید لە ترانزژیریا، کە ئەمانە حەج ڕەبتێکی بەسەر عیلمەوە نییە. ئەوەنەی کتێبێکی ئایدۆلۆژیە وەکو ئیسلامیەک نووسیوێتی بۆ ئەوەی ڕەدی بە حسابی خۆی ئایدیایکی علمانی بداتەوە و بەرامبەری بوەسێ، ئەوەنە بریتی نییە لە کتێبێک کە لە ڕووی علمی و لە ڕووی زانستیەوە محەممەد عەبدە نییە لە ڕووی علمیەوە سەیری نەزەریەی داروینی کرد بێ، بەڵکو وەکوتم هەموو ئەمانە وەکو دژایەتیەک ئەوە تەنیا مارکسیزم نییە نەیتوانیوە نەزەریەکی اقتصادی نەزەرێکی سیاسی گەورەمان پێشکەش بکە. ئەوە ئیسلامی سیاسیشە لەسەر ڕاوەی کە 100 ساڵە هەیە هێندەی وەکو ئایدۆلۆژیستێک تەعاملەکە نەیتوانیوە لە ڕووی زانستیەوە پێمان بڵێ ئەمە نەزەریەی سیاسی ئیسلامیە، ئەمە نەزەریەی اقتصادی ئیسلامیە. دێت و ئەڕوا ئین الحکم إلا لله وأمرهم شورى بينهم. هەموو ئەم مخاڵەتە فکریانە کە کۆمەڵک شعارات
کە جگە لەوەی شعاراتی ئایدۆلۆژین بەدەرن لە عەقلانیەت و لە ڕاستیە هیچ تەنزیلێکی عەقلانیشان بۆ ناکرێ مخاڵەتاتی زۆر کە ئەوترێت وەگەر بوو زیاتر لە فۆرمی نوێنە عەقلانیە لەم ناوچە کەوتونەتە بینی بەرداشی دوو ئایدۆلۆژیەت کە تا سەرێسخان سیخ ناخن بە عەقلانیەت و ئێمە کەمانەوە عەقلانی بین هاڕاوین لە بینی ئەم دوو ئایدۆلۆژیا باشە بریتە لە ئایدۆلۆژیەتی ئیسلامی سیاسی و ئایدۆلۆژیەتی مارکسیزم. بەڵێ باسی مخاڵەتاتی منطقی و کرد کە بەڕاستی زۆرن لە کۆمەلگای کوردیا زۆرن وەیەکێک لەو پرسیارانەی کە هاتبوو پرسیاریان لەوە کرد کە ئەو هەڵۆلۆژیشە باوانە چین کە بوونیان هەیە بەڵام من حەزەکەم پرسیارەکە کورت کەمەوە نەک بڵم بە شێوەیەکی گشتی بەڵکو لە کۆمەلگای ئەمە تۆ زیاتر تێبینی لە چ لۆجیکل فاڵسیە یان بڵێن مخاڵەتێکی لۆژیکیەکەیت لە کاتێک ئارگومنتەکانە خوێنە بوو ئێستا بۆ نمونە باسی کرد کە ئێمە ئەو شتانەی کە ئینتاجی نەقڵ وەکو فرویدیزم داروینیزم تا دوایی ئێمە ڕەخنەیان لێگرین بەبێ ئەوەی لە چۆمکەکان تێبگەین بەبێ بزانین ئایا تیۆرەکە چیە چین یەکسەرین بەبێ هیچ شتێکی خێنە تەرازویەکەوە بەڕای تۆ ئەو مخاڵەتە لۆژیکانەی منطقیانەی ئەو لۆجیکل فاڵسیانی کە هەیە زیاتر باون لە کۆمەلگای ئێمە چین بڕای ئەوەیشە بوو لە پرسیارەکە زانم ببوورە بەس ئەگەر پرسیارەکەم بۆ کۆکریتەوە لە وەک بڵێ تەوزەحاتێکی زۆردا و خودی پۆینتەکە لامون بوو ئەتوانم بە کورتی بڵێم هەڵە لۆژیشە باوەکان چین کە مرۆڤ ئەتوانێت بیانکانێک تەنها تاکیشی ڕۆژهەڵاتیش بەڵام بەشێکی گشتی بە هەڵی لۆژیکی چییە ئەگەر بتوانانی بە کورتی باسێک لە هەڵە لۆژیکەکەم کار چۆن نەزانم بابەتێکی زۆر فراوانە چونکە ئینفۆرمەڵ لۆجیک فالسیز بابەتێکی زۆر فراوانە بەڵام ئەگەر بۆ ئەوەی بەڕاستی یعنی ئەو کەسێک کە پرسیارەکەی کردو دیارە تینووی وەڵامەکەی وەگەر تینوەکەی بشکێنی ئێمە لەم ناوچەیە واتە لە وڵاتانی موسڵمانە لە شەرقا فۆرمێک لە لۆجیکمان هەیە کە ئینتاجی فەیلسوفانێکی وەکو غەزالی و دوای غەزالی و هەموو ئەوانەیە لە غەربیشا دیسانەوە چەندین کتێبی لۆجیکی هەن یەکێک لەو هەڵەباوە لۆژیکیانەی کە هەیە بریتە لەوەی کە من ئەگەر بە زۆر بە مەفهومێکی سادە ڕوونیکەمەوە یەکێک لە چەمکەکان بەمانە کوردیەکەی بریتە لە داهۆڵ بۆ نمونە من لەگەڵ بەڕێستا گفتوگۆەکەم یاخود بۆ نمونە من بابەتێک لەسەر جەنابەت ئەنووسم جەنابەت بەڕێزت بابەتێکت هەیە تیۆریایەکت هەیە من دێم لەسەر جەنابەت بابەتێک ئەنووسم لە ڕاستیە نایم ئەو پۆینتانەی کە تۆ نووسیوتە یەک بەیەک وەریگرم وەکو خۆی و ئارگومنتەکانی تۆ بێنم شیکاری بۆ بکەم و لە مقابلە لە بەرامبەر هەر ئارگومنتێکی بەڕێستا من ئارگومنتێکی خۆم خەمە ڕوو بۆ بەڵگانەی خوارەوە ئەم کارە ناکەم بەڵکو لە مقابلە من بۆ خۆم کەسایەتێکی لە تۆ داهاتاشم کەسایەتێک بۆ تۆ دروستەکەم باشە بە وەهمی خۆم داهۆڵێک لە تۆ دروستەکەم داهۆڵە زانی ئەو شەڕەحایەکە لە چێڵگەکانە دانرێ بۆی چۆلەکە ئەو گوڵە بە ڕۆژە و چوزانم خواردن شتان بەڵێ ئەو هەندێک کەس لە ڕاستیە ئەم بابەتە کاتێک داهۆڵێک بەرامبەرەکەی کاتە داهۆڵێک بۆ بە ئارەزوی خۆی تۆمەتەکانی خۆی تێگرێ ئەو تۆمەتانەی کە ئەمڕۆ لە وڵاتی ئێمە بە کافرکردن بە خوڕافیکردن بە جاهیلکردن بە نەزانکردن بە هەموو ئەمانە دەرەنجامی هەڵی لۆجیکی داهۆڵم ئەمانە هەموو دەرەنجامی هەڵی لۆجیکی داهۆڵم یعنی ببینە گەرچی من سەجار وتومە فەیسبوک سەرچاوی وەرگرتنی معریفە نییە بەڵام ومێدەوارم ئەمە هەنگاوانی جەنابتان بەرەو ئەومان بەرێت خۆشتر بین جدیتر ئەم کەناڵە بەکاربێنین لە ڕاستیە
هەموو ئەوانەی کە ئەنووسرێ سیاسەکان کە لەسەر یەکتری ئەینووسن بریتینیە لە ئارگومنت باشە ئەو تۆمەتانەی کە حزب سیاسەکان ئێمە بۆ بەرامبەر بە یەکتری ئەیبەسن ئەو تۆمەتانەی کە تەیارە فکری جیاوازەکان بەرامبەر بە یەکتری یعنی ئێستا تۆ بۆ نمونە لە کۆمەلگایەمە ڕەوتێک لە بینی ئەوەی کە ناوێنن قورئانی ئەوەی کە ناوێنن توراسی یعنی هەمووی ئەڵێ چێ قورئانیە هەمووی ئەڵێ چێ توراسیە هەمووی ئەڵێ چێ ئەوەیە یعنی هاتووە دنیایەک ڕیزبەندی و تۆمەتی دروست کردو بۆ بەرامبەرەکەی وە لە مقابلە وجودی نییە ئەو شتە وجودی نییە ینی من لە یادمە یەکێک لە برادێکێک لەو بەڕێزانەی کە هاوڕێمە شەوێکیان گفتوگۆیەکمان بۆ دروست بوو کە هیوادارم ئێستا گوێی لێم بێ لەسەر شەحرور من پێم وتم من تا ئێستا بەپێ ئەو کتێبانەی شەحرور کە خوێندوومەتەوە من نەگەیشتومەتە ئەو نەتیجەی کە حکم بەم بەسەر شەحرورە بەڵام شەحرور ئاوایە ئیجابیە ئاوایە سلبیە نەگەیشتومەتەوە لە ڕاستیە بەڵام جەنابەت چۆن گەیشتوتەوە طبعا دنیا قسەی ڕیز کرد بە جنێودان لەسەر شەحرور وتی شەحرور یەکێک لەو قسانەی کە هەیەی ئەڵێ زینا حەڵاڵە وتم من حەزەکەم پێم بڵێ ینی پێم خۆشە ئەو سەرچاوێن پێ بڵێ ئەو کۆمنت و نووسینەی شەحرور پێ بڵێ کە ئەڵێ زینا حەڵاڵە طبعا کە چوومەوە لە فەیسبووکەکەمە زیاد لە 20 ڤیدیۆی بۆ ناردم زیاد لە 20 ڤیدیۆی بۆ ناردم هی کۆمەڵێک بەڕێزی سعودی و کوێیتی و خلیجی ئەوانە بوون کە هەر لە ئەوڵەوە بە جنێودان بە شەحرور دەست پێکا وەڵە زینا دوایی کە وتم نا ئەمە ئارگومنت نییە ئەمە تۆ بێت لە کتێبێکی شەحرور لە یەکێک لە نووسیەکانی شەحرور بۆم دەربێنی بڵێ شەحرور لەو کتێباوە ئاڵێ من سوپاس دەکەم هاوکاری منەکەی طبعا نەبوو ئەوە 3 ساڵە تا ئێستا جوابمایەتەوە باشە ئەخیرا من وەڵامم وتم هەمان ئەو قسەی کە شەحرور کردوویەتی هەمان ئەو قسەی کە شەحرور کردوویەتی طبعا شەحرور باسەکە من باسیەوە نییە شەحرور باس لەوە کە هەر جۆرە جوودبوونێکی نێرومێ بە عەلەنی لە فەزایەکی گشتیە ئەوە زینایە و ئەبێ عقوبە بدرێ عقوبەکەی لەسەر کاری سێکسەکە نییە کاری سێکسەکە و عقوبەتێکی قیامەتی هەیە ئەوە عەلاقەی بەخواوە هەیە عقوبەکەی لەسەر ئەوەیە کە حدودی فەزای گشتی بەزاندووە کارێکی نەشاوی کردووە لە فەزای گشتیە سیر لەوایە هەمان قسە پێش شەحرور یوسف قەرزاوی کردوێتی هەمان قسە پێش شەحرور یوسف قەرزاوی کردوێتی بەڵام ئەوەی یوسف قەرزاوی بە حەسەنات بۆ ئێنووسرێ بەڵام ئەوەی شەحرور بە سەیئات و بەجنێ وەڵامە درێتەوە بۆ لەبەرەوەی شخصی متلقی وەرگر یەکەم کەسی قبوڵەکە قەرزاویە وەکو ئیسلامیە وەکو قاعدێکی خوانی وەکو مفکرێکی خوانی سەر بە فکرەکەی خۆیەتی لە چوارچێوەی ئایدۆلۆژیەکەی خۆیەتی ئیتر ناچێ بە دوای ئەوە بزانێ بەڵگەکانیشی چییە قەرزاویە و قبوڵە و تەواو باشە بەڵام ئەمە شەحرورە و جێی گومانە و مفکری گەورەی ئەم وڵاتە هاوڕێم هەبوو بە شخصی لێی پرسیوە بە شخصی ناوی نایەنم پیاوێکی زۆر بەڕێزە مفکری زۆر گەورەی ئەم وڵاتە پێی وتوتی ڕات چێ دەربارەی شەحرور وتوتی ئینەهو مارکسیون قح مارکسیەکی زۆر قەڵبە باشە خودی شەحرور هاوارەکە ئەڵێ من کاتێک لە رووسیا بووم لە ڕەتفعلی مارکسیەکانە لە ڕەتفعلی شیوعیەکانە من پەنام بردە خوێندنەوەی قورئان و تێگەیشتن بە قورئان و فەهمی جەدید بە قورئان ئەم معسکەربەندیە ئەم معسکەری ئەوە معسکەری کوفرە بە معسکەری ئیمانە ئەوە سەر بە حیزبەکەی منە و سەر بە ئەوی ترە ئەمە بریتیە لەو هەموو ئەو ئینتاجە نالۆژیشانەی لێ ئەبێتەوە ئونسر ئەخاکە ظالمەن ئەو مەظلومەن ئەمڕۆ ئەو مانایی وەرگرتووە کە ئەخاک برات بریتە لەوەی کە سەر بە ئایدۆلۆژیاکەی ترۆیە ڕاستەکە قابلی هەڵە نییە ئەگەر هەڵەشی کرد ئەوە هەر ئەجرێکی هەیە چونکە ئینسانی مسلمان ئەگەر هەڵە بکە یەک جار ئەجری هەیە و ئەگەر هەڵەژنەکە بی پێکێ دوو جار ئەجریە لە ڕاستیە نا گرنگ ئەوەیە ئینسان لەگەڵ بەرامبەرەکانی هەرچیەک بێت داوای بەڵگەی عەقلی بکە داوای بەڵگەی منطقی بکە و بەڵگەکانی خۆی بە منطقی بخاتە ڕوو بەڵکو لەم پۆڵێن بەندیە کە دواتر دێمە سەر حاڵی حیزباتی لە وڵاتی ئێمە سەر سیاسەتکردن لە وڵاتی ئێمە پەروەردە لە وڵاتی ئێمە و زانکۆ لە وڵاتی ئێمە کە هەموو ئەمانە ئایدۆلۆژیا و پۆڵێن بەدینە عەقڵانی کوشتوێت
وتەنانەت ینی ئەو کەسانە نەک تەنها بەڵگەی عەقلیش بەڵام دۆگمەش بەڕاستی کێشەیە کاتێک کە تۆ بەڵگەش دێتە دەست بە بەڵگەکەش قایل نابیت یعنی هێشتا هەر لەسەر ئەو ڕای خۆ بەرداوامی لەبەری ناتەوێت لەو سنوورەی کە تایە ئیسراحەتی ئیتر ئایدۆلۆژیە نیەنەتا دوایی ناتوێت لێ بیتە دەرەوە تەنانەت دەگەر هاتوو ڕاستی شەبێنێ هەروەکو نیچەش هەڵێ ئەڵێ خەڵکی نایانەوێت ژیان لە ڕاستەکان بێ لەبەرەوەی ئەو فانتازیا و خەونی کە دروستیان کردووە تێکەشکێت داوی چیان بۆ نامێنێتەوە یعنی خوانی پێ بگرن زۆر پێشنیشتە سوقڕات و توێتی یۆنان تۆ ئەسپە جوامێرەکەی نەبیلەکەیت منیش خەرەنجێزم منیش مێشە خەرەنجێزەکەم بیرکردنەوە کەسی بیرکەرەوە خەرەنجێزە ئینسانێک کە بیر ناکاتەوە مرتاحە بە جەهلی خۆی مرتاحە بە بیر نەکردنەوەی خۆی مرتاحە بەو ئایدیانی کە هەیەی ئاسوودەیە هیچ مشکلەیەکی نییە کاتێک کە تۆ خەیتە سیاقی بیرکردنەوە لە ڕاستیا تۆ خەرەنجێزی بۆ ئەو مرتاحبوونەکەی لێ تێگەدەی ئیسراحەت بوونەکەی لێ تێگەدەی بیرکردنەوە سەختترین پڕباجترین کارە لە ژیانی ئینسانە هەر ئەوەیە لە کۆنەوە تا و کوێستا ئەوانەی کە بیریان کردوەوە باجی گەورە گەوریانەوە لە سوقڕاتەوە بیگرەکە زار دەکرێت هەتاوە کۆمڕۆ هەر هەموو چیرۆکە ئەفسانەیەکانیش کە باز لە بەدەستێنانی معریفاگە هەمووی بە تراژیدیا کۆتاییە تر لە ئەشکەوتەکەی ئەفلاتونەوە بگرە تا تەنانەت چیرۆکی شامارانی کوردیش چیرۆکەکانی خۆی کە فێری خەڵکیەکان لە دوایە بنەهۆی مردنی خۆی هەرچۆنێک من حەزەکەم بڕۆینە وێزگەیەکی تر لە گفتوگۆکەمان ئەویش ئەگەر بینە سەر بابەتی ئەخلاق من لە یەکێک لە سیمینارەکانە بینیم کە جیاوازی ئەکەیت لە نێوان ئەخلاق وەکو ئەخلاق و ئاین وەکو ئاین چۆنیان نەبینیت ئایا دوشتی جیاوازن یاخود یان بەڕادەیەک بەناو یەکاتچوون ئەمە حاڵە لێیان جیا بکەیتەوە لێیان جیا بکەیتەوە لە ڕاستیە ئەمە دیسانەوە ئەمان باتەوە بۆ زمینەیەکی مێژووی کە ئەمە بۆ وای لێهاتووە ینی بۆچی ئەبێت چەمکی ئەخلاق و دین لە بریەوەی تاواکەری یەکتری بن بەرامبەر بە یەکتری بۆسن دژێک بن ئەنتی بن بەرامبەر بە یەکتری لە ڕاستیە یەکێک لە کێشەکان بریتە لەوەی کە لە مێژووی ئیسلامی ئێمە کۆمەلگای ئێمە ئەو دینەی ئێمە ئەوەمان لێ چاڕێکەکە ئێمە خاوەنی ئەخلاقی بەرز بین ئینەما بوعثت ئەو ئینەما جئت لأتمم مكارم الأخلاق هەر ئەم ڕستەیە خۆی کۆمەڵێک ئایدیای لێ هەڵەهێنجرێ یەک إنما بعثت لأتمم مكارم الأخلاق من هاتوم بۆ ئەوەی ڕێگای ئەخلاقی بوون کاروانی ئەخلاقی بوون تەواو کەم واتە پێش منیش ئەخلاق هەبووە ئەخلاق لە پێغەمبەری ئیسلامەوە دەستی پێ نەکردووە لە پێش پێغەمبەری ئیسلام و لە پێش ئیسلامەوە ئەخلاق هەبووە و ئەخلاق لەوەتەی بەشەر دوانیان پێکەوە کۆبوونەتەوە بریتە لە ئەخلاق بەمانە ڕەفتار باشە دواتر ئەخلاقی باش و ئەخلاقی خراپەیە چەمکەکە دواتر لە ئێمەوە کەوتێتەوە ئەخلاق بەمانای فەزائیل و چاکەیە ولا ئەخلاقی بەمانای غیرەکەیەتی اینا ئەخلاق بەمانای ڕەفتار بەمانای ئاکار لە ڕاستیە وەکو وتمان لە پێش ئیسلام و لە پێش ئاینی ئیبراهیمیە لە هەموو ئاینەکان لە پێش هەموو ئاینەکانە ئینسان هەرو کاتێک کە دوانی پێکەوە کۆبوو بێتەوە بوو بێتە سیان و خەریکی جێبەجێکردنێک و وەزیفەیەک بوو بێ جۆرێک لە سکێچی کارکردنی بۆ خۆی داناوە کە بە بۆتە ئەخلاقیاتێک بۆی و بەو پێ هەڵسوکۆت بکا و ڕەفتاری لەگەڵا بکە لە ڕاستیە چەمکی ئەخلاق بۆی بمانێ کۆمەلگای بەشەری هەمووی لە چوارچێوە چەمکە ئەخلاقیانە کۆ ببێتەوە ناکرێ من بڵێم فقط ئەخلاقی ئیسلامی خۆمم قبوڵە یاخود ئەخلاقی ئیسلامی من بریتە لەوەی کە من لە چوارچێوەی دینەکەی خۆمە هەیە ئەوەی کە مسلمانە ئەخلاقیەوە ئەوەی غێری مسلمانە لا ئەخلاقیە هندۆسێک وا بڵێ جوویەک وا بڵێ کریسیانێک مەسیحیەک وا بڵێ لە ڕاستیە
ئینسانەکان مکلفن بەوەی بە پێی هەموو ئەدیانەکانیش مکلفن بەوەی کە پێکەوە ژیانیان هەبێ پێکەوە ژیان واتە هەڵگری ئەخلاقی هاوبەش بن ئەو ئەخلاقا کە ئینتاجی عەقڵە کۆیان نەکاتەوە ئەمە لای هەندێک کەس ئەخلاقی ئینتاجی عەقڵ ئەبێتە دش لەگەڵ ئەخلاقی دینیە ئەوە لە ڕاستیە جۆرێک لە تەناقوزە لە فکری خۆیان و جۆرێک لە تێگەیشتنی ناسازە یا بۆ ئاین یا بۆ عەقلانیەت و ئەخلاق ئێمە یەکەمین دیدی عەقلانی بۆ ئەخلاق کە دەست پێکە بریتە لە کتێبەکەی نیکۆماخسی ئەرەستۆ نیکۆماخس تەمان کوڕی ئەرەستۆیە ئەرەستۆ بۆ ئەوەی ئەخلاق فێری کوڕەکەی بکە کتێبێک نووسێ بە ناوی نیکۆماخس ئەخلاقی نیکۆماخس ئێوێ کوڕەکەی تێگەێنێ کە ئەخلاق چییە لەویا طبعا ئەو باز لە وەسەتیەتەکە باز لە طبعا میانە ڕێی بەمانە مەفهومە سیاسەکەی ئەمڕۆی ئێستانە چونکەوە چەندێکی فەلسەفیە ینی ناکرێت هیچ کەس خۆی بکاتە خاوەنی ئەو چەمکە و خۆی بکاتە خاوەنی جێبەجەکار ئەو چەمکە بارحەڵ لە ئەخلاقی نیکۆماخسە ئەرەستۆ بە کوڕەکەی ئەڵێ بۆ نمونە بۆ ما من نمونەیەک بێنمەوە بۆی تەفسیتی مەوزوعەکە بکەم بەسیتی کەمەوە ئێمە تووڕەییمان هەیە با بڵێن تەهەورمان هەیە تەهەور سەرکێشی لە مقابلە لەو سەرەوە جوبنمان هەیە ترسنوتیمان هەیە باشە لەم سەری لەم پەڕەوە ئێمە سەرکێشیمان هەیە لەم سەرەوە ترسنۆچیمان هەیە لە ناوەڕاستی ئەم دوانە ئێمە ئازایەتیمان هەیە ئەرەستۆ ئەڵێ ئەمەی کە لە وەسەتای ئازایەتیە ئەوەی کە تەهەورە سەرکەشیە ڕەزیلەتە لە ئەخلاقیە ئەوەی کە جوبنە ترسنۆچیە باش ئەوە لە ئەخلاقیە ئەوەی کە لەو وەسەتایە بریتێ لە ئازایەتی ئەمە ئەخلاقە بۆ نمونەیەکی تر ئێمە دەست بڵاویمان هەیە ئیسرافمان هەیە باشە بە معنە بەچەمکە عەرەبی ئیسلامیەکەی ئێمە ئیسرافمان هەیە لە مقابلە ڕەزیلیمان هەیە باشە بەڵام لە بینی هەردووکیانە بەخشندەییمان هەیە لە بینی هەردووکیانە ئینسان نە موسریف بێ نە وەکوتم ڕەزیل بێ بەخشندەییمان هەیە دڵفراوانیمان هەیە ئەمە تێڕوانینێکە وەکوتم پێشتر ئەو قۆناغە لە فەلسەفەکە دەستی پێکرد بریتی بوو لەوەی لێکدانەوەی بابەتەکانی دەوروبەر تەنیا بەرمەبنای عەقڵ ئەرەستۆ لەو کتێبەیە باز لە ئەخلاقەکە تەنیا بەرمەبنای عەقڵ باشە لە قورئانە بۆ نمونەوەکو ئاینێکی ئاسمانی وەریگرین لە قورئانە فۆرمێکی تری ئەخلاقی بوون باسەکرێ بۆ نمونە ترۆپچی ئەخلاقی بوون بریتە لە تەقوا تەقوا لە ڕاستیا بریتی نیە لە ترس بەغەڵەت تەفسیر کراوە تەقوا بریتی نیە لە ترس تەقوا بریتە لە شەرم لەخوا باشە شەرم لەخوا ئاین فۆرمێکی خۆی هەیە بۆ ئەخلاقی کردنی ئینسان و عەقڵانیەتی بەشەر فۆرمێکی تری هەیە بۆ ئەخلاقی کردنی ئینسان ئەمانە بۆ ئەبێ وەک دوو بابەتی دش بە یەک باز بکرێن و بێنەوە بۆ ئەبێ وەکو دوو بابەتی دش بە یەک باز بکرێن و بێنەوە بەڵکو ئاین لە فۆرمێکە ئەتوانێ پشتیوانی ئەخلاقی بوونی زیاتر بێ بۆ نمونە لە فۆرمە عیرفانیەکەیە کاتێک کە ئاین ئەبێتە فۆرمێک لە ئایدۆلۆژیا ئەبێتە لە ئەخلاقی باشە بۆ نمونە تۆ لەناو فەقیهەکانمانە فتوای فقهیت هەیە باشە ئەمە چونکە لە سیاقێکە بیری کردوێتەوە بەڵام بەدافعێکی ئەخلاقی بیری نەکردوێتەوە فتوایەکی داوە مەسەڵەن بۆ نمونە ئیمامی مالک لێ پرسن لەسەر زەواج بنیەت الطلاق یەکێک زەواجەکەڵ کەسێکاکەی بەڵام نیەتی تەلاقدانی تێ بۆ نمونە گەنجێکی ئێمە لێرە زەواجەکە لەگەڵ کچێکی ئەمریکا لەگەڵ کچێکی کەنەدیا لەگەڵ کچێکی فەڕەنسیا مەبەستەکە زەواج نییە حب نییە خۆشەویستی نییە لە بینیانە بەڵکو ئەو مەبەستێتی پارەیەکی دەستکەوێ ئەمیش مەبەستێتی سەفەرکە جنسیەی فەڕەنسی وەرگێ باشە ئەمە لە چوارچەوەی فقه هەلەیەکی بەرەوە شەرعیە
بەڵام نائەخلاقیە. باشە ئەمەیە بەلا ڕێبردنی دین، ئەمەیە بەلا ڕێبردنی دین بە هەر فۆرمێکی بێ، بە فۆرمە فقهیەکەی بێ. بۆیە لە خودی ئیمام مالیکە پرسن، لە خودی ئیمام مالیکە پرسن کە دەربارەی ئەوە ئەڵێ جائزە شەرعەن بەڵام نائەخلاقیە. باشە واتە ئەکرێ ئێمە وەکو موسڵمان بیرکەینەوە توراسێکی گەورەی فقهیمان هەیە لە ڕۆژی خۆیان دانراوە و وتراوە شەرعیە بەڵام لا ئەخلاقیە. بەچی حکمێک ئەڵێن لا ئەخلاقیە؟ بە حکمی عەقڵ ئەڵێن لا ئەخلاقیە. کاکە من یەک نمونەی لەم کوردستانی خۆمان بۆیەنەوە، یەک نمونە هەر لە نزیکی خۆمان نزیک. باشە بەڕێزێک شخصیتێکی زۆر بەڕێز، شخصیتێکی زۆر بەڕێز 4 ژنی هێناوە. ژنی یەکەمی بەعەلەنی هێناوە، 3 ژنەکەی تری ببوور 2 ژنی تر واتە بە ژنی خۆیان 3 ژنی تری بوو، 2 ژنەکەی تری بە سڕی هێناوە، بە نهێنی هێناوێتی. دوای 35 ساڵ 25 ساڵ زانیویانە بە 2 ژنەکەی تری. ئەمە بووە حکایەت. یەکێک لە کوڕەکانی برادێکی خۆشەویستمە بۆی گێڕامەوە، منیش بۆ کۆمەڵە هاوڕێی خۆمم گێڕایەوە، چاوەڕێ بووینەوە برادرە سەفەری کردبوو بۆ لای باوکی کە باوکی نەخۆش بوو بێتەوە. من وتم باوکی ئەم حکایەت و داستانەی هەیە کە هاتەوە، وتم کاکەم برادرانە باوەڕ ناکەن کە باوکی تۆ 35 ساڵ و 25 ساڵ 2 ژنی تریە بووە بە دزیەوە کەس نەیزانیەوە، بۆیان بگێڕەوە. کورەوتی وازی لێ بێنە کاکە ئەوە ڕەوە ئەوە ڕۆیە چشتی تر هەیە. وتم چییە؟ وتی پێی وتم ئەم جارەکە ڕۆشتم بۆ لای، وتێتی ڕۆڵە ژنێکم بۆ بێنە. وتمی باوکە هەموو ژنی، وتێتی نا ژنێکی ترم بۆ بێنە، مانە بە حەمل نایەن. وتێتی بەڵام چۆن بۆم بێنە؟ دقت بە ژنەکەم کە بۆ ئەهێنی شەرعەن ژنی منە، بەس لە مەحکەمە بە عەقد ژنی تۆیە. باشە بە عەقد ژنی تۆیە، بۆ ئەوەی کە من مردم ئەم ژنە هیچ ئرسێکی نەکەوێ. باشە هیچ ئرسێکی نەکەوێ، یەکسەر بڕۆ لە مەحکەمە دامدنی من تەلاقی بە. کاکە ئەم ئیشە ئەم کابرایە داوای کردووە بە پێی فقه شەرعیە و بە پێی قانون قانونیە، بەڵام هەمومان نزانین نائەخلاقیە. ئەمەیە لێرە کە عەقڵانی بوون ئەخلاقی بوون زۆر جار دژ دێتەوە لەگەڵ فۆرمێک لە فۆرمەکانی فقها یاخود فۆرمەکانی تری کە بە جیاجا خۆی مایش کردووە لە ناو ئاینە. بەڵێ ئەوە لە سیمینارەکەش زۆر ورتریش باس کرد لە ئارکەتایپی ئیسلامی فقی و سیاسی لەگەڵ ئیسلامی عرفانیە. ئێستا تۆ دەرەنجامی ئایدۆلۆژی بوون، دەرەنجامی ئایدۆلۆژی بوون. کەسایەتی گەورەی ئیسلامیت هەیە، بە گەنجەکانمان ئەڵێ بڕۆن لە دەرسی ئینگلیزیا قۆپیە بکەن، چونکە زمانی ئینگلیزی زمانی کافرە. وەرە ئەخلاقیەن ئەمەم بۆ لێک بەرەوە، وەرە ئەخلاقیەن ئەمەم بۆ لێک بەرەوە، وەرە پێم بڵێ ئەمە ئەخلاقیەن چۆن جێ بێتەوە. باشە کاکە ئەمەیە ئایدۆلۆژی بوون، ئەمەیە ئایدۆلۆژی بوون، ئەمەیە ئایدۆلۆژی چاوی ئینسان کوێرەکە. فۆرمی ئاینی مەولانا خوڵقێنێ مەسیحیەکان و جوولەکەکان پێش موسڵمانەکان نیگەرانن بە وەفاتی. باشە ئەوروپای ئەمڕۆ باشتر لە من و موسڵمان ئەیناسێ، بەڵام فۆرمێکی تری ئاینی ئەو بابەتانەی تر ئەخوڵقێنەکەی خوڵقێنێ کە بە ئەرزی خۆی یاریبەینەکە کە دینە کاتە ئایدۆلۆژیا بۆ خۆی. باشە 30-40 ساڵە ئەڵێ ئیسلام مۆدێلی جیاجای هەیە، من ئیسلامی میانە ڕەوم، بەڵام کاتێک کە سیاست ئەیخوازێ خۆ تەرشیحکردنەوەی ئەیخوازێ ئەڵێ تەنیا یەک ئیسلام هەیە، یەک ئیسلامێ ئیسلامێکی ترمێ و تەواو بڕابێتەوە. باشە ئەمە مشکلەکەیە ئایدۆلۆژی بوون چاوی ئینسانی موسڵمان کوێر بکە و دینەکەی لە ڕەب الناسەوە لە ئیلاهە الناسەوە باشە بکاتەوەی کە خوا بەس خوای منە و دەرەنجام ئایدۆلۆژی بوونە داعشە خوڵقێنێ، ئایدۆلۆژی بوونە فکری تۆریە خوڵقێنێ، ئایدۆلۆژی بوونە ئەم ڕقە لە حەزارە دە خوڵقێنێ. کاکە ئەمڕۆ تۆ تەسەوور کە ئینسانی موسڵمان چی لێهاتووە؟ ئینسانی موسڵمان ڕقی ئایدۆلۆژی بوونی گەیشتووەتە حەدێک. باشە کونە ڕەشەکان کەشفەکرێ، کونە ڕەشەکان کەشفەکرێ، ناسای ئەمریکا 200 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ ئەو تلسکۆبەی کە دروست کراوە. باشە ئینسانی موسڵمان لەباتی ئەوەی دەستخۆشی لەم کارە بکە، ولا تبخسوا الناس أشياءهم، لەباتی ئەوەی کاری خەڵک بە کەم نەزانێ. باشە لە سەدان و هەزاران و ملیۆنەها کۆمنت و محازەڕای نەزانین جاوە چییە.
جاوە چییە کەەوەکەی کارە کردوێتی دینەکەی من 1400 ساڵ ئەو تا باسی ئەو کوونە ڕەشانەی کردووە والسماء والطارق وما أدراك ما الطارق ئەمە چییە؟ ئەمە ئەو پەڕی بێڕێزیکردنە بە بەرامبەر بە کاری خەڵکی تر و ئەو پەڕی بێڕێزیکردنە بەرامبەر بە معتەقەداتی خۆت بەرامبەر بە کە دەرەنجامی لا عقلانیەتەوە دەرەنجامی ئایدۆلۆژی بوونە. بەس یەک پرسیاری تر بکەم ئایا ئایدۆلۆژیا بەرهەمی ئەقڵ نییە کە ئەم شتە نەخوازراوانەشی لێکەوێتەوە یاخود بەلا ڕێدابردنی واتە بەرهەمێکی عەقڵیە بەڵام دواتر مرۆڤ بە هەڵەی لۆژیکی بەلا ڕێیا بە خۆ فاشیزمش ئینتاجی عەقڵە جاخۆ هەموو سیستەمە دیکتاتۆریەکان هەموو ئەو زانایی کە ڤایرۆسێک دروستەکە و بەشەرەتی پێکوژێ ئەوە شەر ئینتاجی عەقڵە باشە بەڵام دەرەنجام ئەوەی کە پێ بە ئەمە هەڵەیە و ئەبێ ڕاست کرێتەوە هەر عەقڵ خۆیەتی یعنی تۆ بۆ دەرەکردن بە بیرکردنەوەی هەڵا پەنا نابیتە بەر ڕێکارێکی تر هەر پەنا ئەبیتەوە بەر عەقڵ خۆی ئەوە عەقڵ خۆیەتی جارێکی دەرکەکاتەوە بە کەلێنەکانی و بەرامبەر بە کەم و کورتەکانی خۆی و ئاراستەیەکەوە مێژووی 2600 ساڵەی عەقلانیەت بریتی بۆ لەم ڕاستکردنەوەانە بریتی بۆ لەم ڕاستکردنەوەانە و هێنانەوەانە. بەڵێ تێگەشتم. دکتۆر جان ئەگەر من وەزان پرسیارەکانم هەمووی تەواو بۆوانەی کە دام نابوو زۆر سپاسی وەڵامەکان دەگەم بەڵام ئەگەر هاتوو هەر شتێک تێ لەبارەی ئەو پرسیار و شتانەی ئەو بابەتانی هەموو باسمان کرد ئەتوانی جارێک تر پیان نابچیتەوە یان ئەگەر شتێکی نوێ هەیە من لە پرسیارەکانمان تێمپەڕانم بەیان خەیاڵم نەبێ ئەتوانیت باسییان بکەیت. ئێمە بۆ ئەوەی بابەتەکەمان لە چوارچێوەیەکی تیۆری چۆنەڵی سنووردار دەرچێت و بتوانین بە بەڵگا بە چەند سیمپڵێک لە نێو کۆمەلگاکانمانە بهێنینەوە و دەرک بە لە عەقڵانی بکەین لە عەقڵانی بوونی ئەو مؤسسانە و کۆمەلگامان بکەین و با بڵێن دەرک بە ضرورەتی عەقڵانی بوون بکەین لە نێو کۆمەلگای خۆمانە ئەبێ کۆمەڵێک سیمپڵ لە نێو کۆمەلگای خۆمانە وەرگرین تاوەکو بزانین لە عەقڵانی بوونی ئەم مؤسسانە ئەم دەستگانە لەکوێیە و ئێمە چۆن بتوانین ئاراستیان بکەین بە جۆرە لە جۆرەکان کە بە عەقڵانیان بکەین و سوودیان لێ بگرین. بۆ نمونە بۆ جەناب تو بۆ هەموو بینەرانی عەزیز حزبی سیاسی کاکە حزبی سیاسی بۆ نمونە مەسەن لەم ناوچەی ئێمە ئەوە نزیکەی 100 ساڵێکە حزبی سیاسی هەیە بەڵام لە ڕاستیە گومان هەیە لەوەی کە حزبی سیاسی هەیە یاخودنا چونکە لە ڕاستیە حزبی سیاسی بریتە لەوەی کە ئەبێ ئینتاجی فکری سیاسی بکە حزبی سیاسی ئەبێ ئایندەبینی هەبێ حزبی سیاسی بریتە لەوەی کە پرۆژەی هەبێ ڕۆڵی هەیە لە گەشەی سیاسی کۆمەلگا ڕۆڵی هەیە لە زیاتر بە عەقڵانیکردنی خواستی و دیدە سیاسیەکانیان و تەرجەمەکردنی خواستە سیاسیەکانی خەڵکیە بۆ پرۆژەی سیاسی هەموو ئەمانە یعنی بریتی لە خزمەتکردنی کۆمەلگا چی ئەیکە حزبی سیاسی ئەیکە بەڵام لە ڕاستیە بۆ نمونە لەم ناوچەی ئێمە لا ئێمە و لەم ناوچەی ئێمە بەگشتی حزبی سیاسی ئایا لا ئێمە بریتە لە پرۆژە خاڵی بۆتەوە لە فکر خاڵی بۆتەوە لە خەریکی خۆ خواردنەوەی خەریکی ململانەیە بۆ چونکە لە پێکهاتەیەکی ئەکتیڤ و چالاکەوە کە ڕۆڵی هەبێ لە گەشە پێدانی فکر و ڕۆشنبیری سیاسی کۆمەلگا بووەتە دەعبایکی ئایدۆلۆژی گەورە بووەتە سەنگەربەندی و معسکرێکی ئایدۆلۆژی گەورە کە خەریکی ململانەی ناوخۆییە ئارگومنتی نییە تەرحی نییە فکری نییە خەریکی هەڵڕشتنی بەرژەوەندەکانی خۆیەتی بە جۆرێک لە جۆرەکان و لە ڕاستیە حزبی سیاسی کە لە هەموو وڵاتانەوە شخصی سیاسی کاری ئەوەیە گرێکوێرەکان نەکاتەوە و چارەسەریان نەکا بۆ کۆمەلگا لا ئێمە حزبی سیاسی خۆی بۆ بەبار شخصی سیاسی خۆی بۆ بەبار گۆرانی بێژێکی ڕاپی ئێرانی هەیە گەنداوەکەیم هاتەوە ئەیڵێم بەرامبەر بە ئەحمەدی نەژاد دەڵێ دکتۆر ئەحمەدی نەژاد دەڵێ دکتۆر تۆ خۆدت دەردی دکتۆر بە ئەحمەدی نەژادی شاهین نەجەفی نەبێت دەمخۆش شاهین نەجەفیە شاهین نەجەفی بە ئەحمەدی نەژاد دەڵێ دکتۆر تۆ خۆدت دەردی دکتۆر باشە لە ڕاستیە بەداخەوە منم قسەیەکەم من هیچ حەق دێکم هیچ ڕقێکم بەسیاسیی بەڕێز نییە ئەوانە بەشێکن لەم کۆمەلگایی من گەشەیەوان گەشەی منە پاشەکشەیەوان پاشەکشەی منە لە ڕاستیە ئەوەی کە ئەیبینین لە کۆمەلگای ئێمە سیاسیەکان بارن بەسەر کۆمەلگاکەوە
ئێمە هەمیشە دڵمان لە مشتمانە سیاسەکان شەڕەکەن، ئێمە هەمیشە دڵمان لە مشتمانە سیاسەکان نەیقەومێنن. سیاسەکان ئێمە بوونەتە ئەو حاشا لە ڕێو گەنجانەی کە جوان لێمە بوونەتە ئەو گەنجە و هەرزە مڕایقانەی کە بەردەوام وەکو دایک و باوکی ئێمە ترسمان هەیە بە شەڕی خوێناییەوە بێنەوە لامان. لە ڕاستیە کەواتە حزبی سیاسی لای ئێمە نەک ڕۆڵی عەقڵانی نییە، بەڵکو ئایدۆلۆژیا چاوی کوێر کردووە. پێویست بۆ ناکا من دڵی بینەران بریندارکەم و ئەو هەموو تاریخە دوور و درێژە بجێڕمەوە کە ئایدۆلۆژیا چی کردو بە حزبی سیاسی ئێمە. بەڵام دیوەکەی تری حزبی سیاسی ئێمە کە بریتێ لە حزبی سیاسی معارەزە، ئەمیش دیسانەوە جنسێکە هاوچەشتێکە لە حزبی دەسەڵاتدا. ئەمیش وەکو ئەو وایە، ئەویش وەکو فکری نییە، ئەویش وەکو تاحی نییە، ئەویش وەکو پرۆژەی نییە، ئەویش وەکو ئەو بە جۆرە لە جۆرەکان خاوەنی خوڕافاتە. لە ڕاستیە ئەویش وەکو ئەو بۆچی بۆ بە حزب ئەڵێ بۆ ئەو بیخوا بۆ من نەیخۆم، هەر لە جنسی ئەوە ئەویش، ینی کۆی استراتیجی ئەو ئەمەیە، ئەو بۆ بیخوا من بۆ نەیخۆم. ئەمە ئەوی دروست کردو، ئەمە ئەوی هێناوەتە بوون. ئەجینا دقەتی پرۆژە سیاسیەکان بە دقەتی ئەوانە بکە لە انتخاباتەکانە پێشکەشەکرێ، جگە لە گاڵتەجاڕیکردن بە عەقڵ، جگە لە گاڵتەجاڕیکردن بە عەقڵی هاوڵاتی، وەگەر جگە لە گاڵتەکردن بە عەقڵ لە کۆی پرۆژەکانە کە ئێستا وەختی ئەومان نییە موناقەشەی بکەین هەموو ئەمانە جێی قسەکردنە. جگە لە حزبی سیاسی لە ڕاستیە موسسەیەک وەکو زانکۆ، من مامۆسای زانکۆم و زانکۆ مەفروزە یعنی بۆی لە زانکۆ تێبگەین ئەبێ ئەم پرسیارە بکەین. لە 1200ەوە زانکۆ لە ئەڵمانیا دروست بووە، لە 1200ەوە زانکۆ بە فۆرمی نوێی لە ئەڵمانیا دروست بووە. ئەو لەحزەی کە لە ئەڵمانیا زانکۆ دروست بوو ئەزانێ بۆچی دروست بووە، ئەو پۆینتەی ئەو وەزیفەی کە بۆی دروست بووە زانکۆ لە ئەڵمانیا ئەزانێ بۆچی دروست بووە. من نازانم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لەم ناوچەیە لەم وڵاتە کە من مامۆستام تایە ئەم پرسیارە ئەکرێ لە خۆمانی بکەین، زانکۆ بۆچی دروست بووە؟ ئایا زانکۆ پرسیارێکی عەقڵانی هەیە لە پشت دروست بوونیەوە؟ لێرەوە ئێمە تێگەین ئەم موسسەیەمان چەنە عەقڵانیەوە چەنە ئینتاجی عەقڵەکە. ئێمە پێشتر باسمان لە جوینەوەی ڕاکۆنەکان کرد. من بەداخەوە ئەڵێم ناتوانم ئەم حکومە بەم حکومەکەی منە بێتە حکومێکی ناعەقڵانی، بەڵام لە مەجالەکەی خۆمە لە هەندێک مەجالی تریشە هەندەی شارەزاییمەیە، ئەو نامەی ماستەرانەی ئەو تێزە دکتۆرانەی کە لەم ناوەندا کا بێ ناوەندی بیرکردنەوە بێ ئەیبینم باشە بریتێ لە جوینەوەی ئەفکارە کۆنەکان. یعنی بۆ نمونە ئێستا ئێمە جیرۆدەی کۆڕۆنا بووین، بۆ نمونە ئەمڕۆ ئێستا جیرۆدەی کۆڕۆنا بووین. زانکۆکانی ئێمە ڕۆڵیان چییە لە ڕوبەڕووبوونەوەی ئەمە؟ لە وعی لە ڕاستەکردنی وعی اجتماعی ئەمە، لە ئینتاجی زانستی نیە، لە هەموو ئەم بوارانە بۆ ئەبێ عەقڵانیەت بکەینە میتۆدێک، حزبی سیاسی خۆمانی پێ بخوێنینەوە، زانکۆ وەکو موسسەیەکی ڕۆشنبیری و زانستی پێ بخوێنینەوە، کاکە کولتوری خۆمانی پێ بخوێنینەوە، کولتوری خۆمانی پێ بخوێنینەوە. کولتوری ئێمە کولتورێکی عەقڵانیە. داریوشی شایگان قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەڵێ ئێمە ئەهلی تەذەککورین نە ئەهلی تەفەککور. ئێمە خەڵکی ئەم مەنتیقەیە ئەهلی تەذەککورین، واتە شتێکمان حەفظ کردووە لەبەر کردووە و بەڵا تووتی ئاسا ئەیڵێنەوە. ئەهلی تەفەککور نین. ئەم قسەیە شایگان جملەیەکی زۆر استراتیژیە بۆ تێگەیشتن لە کولتوری ئەم ناوچەی ئێمە. کاکە لە کولتوری ئێمە کولتوری پرسیار کوشتنە. باشە مناڵی ئێمە بە فترەتی خۆی کە زمانەکاتەوە کۆمەڵک پرسیاری جەوهەری گەورەی هەیە. ئێمە پێڵێن چەنەباز، ئێمە پێڵێن زۆر بڵێ دەمکوتیەکەین هەر لە وەڵە و ناڵی خاوەنی پرسیار بێ. کاکە ڕۆشنبیری ئێمە تازە چەنە نەقدی قبوڵە، چەنە نەقدی قبوڵە. من 2 ساعتە قسە بۆ تۆکەم لە یەکێک لە کۆمنتەکانە ڕخنەیەکم لێ بگیرێ خێرا هەڵەچم، چونکە من نەقد وەکو دوژمن سەیرەکەم، ئەو کەسەی کە ڕخنم لێگرێ وەکو دوژمن سەیرەکەم، ڕخنە وەکو دەوڵەمەندکردنی خۆم سەیر ناکەم، ڕخنە وەکو ئەوەی کە بابەتەکەی خۆمی پێ دەوڵەمەند سەیر ناکەم. ئەوە جگە لەوەی ڕخنە گریژنی تۆدەیکی نییە بۆ ڕخنەکردن، نە ئەو عەقڵانیانە لەگەڵ ڕێزمە ڕخنە ئەگرێ و نە منیش عەقڵانیانە بەرخورد دەکەم لەگەڵ ڕخنەکەیەوە. ئەوە جگە لەوەی ئێمە لە بواری پەروەردە بە هەزاران سیمینار و سیمپۆزیۆم و چیمان هەیە لەسەر پەروەردە، هەتا ئێستایش چەمکی خودی پەروەردە چییە و وەزیفەی چییە لا ئێمە غایبە.
سپاسانەکەم لەوە زیاتر سەرتان ئەگەر پرسیارێکی ترێ دکتۆر ژان بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین کە میوان بووی لە بەرنامەکەمانەوەی هیوادارین بتوانین یەک دوو جاری تریش بوهێنینەوە لەبەرەوەی هێشتا زۆر هەیە بەڕاستی تەنانەت بینەرانیش پرسیاریانێ بەڵام بووی پرسیاری بینەران ناخوێنمەوە چونکە ئەبووە پێشتر پرسیاریان بناردایە بۆ بەڕێزە بۆیە من هیوادارم ئەگەر هەر کەسێکی تر لە ئەنجامی ئەو لایڤەشەوە پرسیاری تیە بوو بێ ئەگەر دکتۆر ئامادە بێت جارێکی تر بێتەوە لە داهاتوە خۆشحاڵە بین و پرسیارانەشی لێ بکەین وەماندوومان کردی دکتۆر زۆر سپاسەکەم بۆ ئەو تێبینی و ئەو تێڕوانین و ئەو وردەکاریە جوانانە دەربارەی ئەقڵ و ئەقڵانی و مێژووی فکر و تا دوایی زۆر سپاس دەکەین و من دڵنیام کە هەموو ئەندامانیش خۆشحاڵ بوون بۆیە کاتێکی خۆش بۆ بەڕێزەوە بۆ ئەندامان و بۆ هەموو بینەرانی ئەم بەرنامەیە خوازم کاتێکی خۆش بۆ هەموودا سپاس دەکەم سپاسی جەنابەکەم ماندوو بوو سپاسی کاک شاد و کاک پێشەنگیانەکەم کە ماندوو بوون ڕاستیە هەموو ئەو ئازیزانەی کە گوێبیستمان بوون بینەرمان بوون من لە زۆر قسەکەم ئەزانم تووشی مەلەلم کردوون داوای لێبوردنتان لێکەم بەڵام طبیعەتی ئەم بابەتە معرفیانە طبیعەتی خۆی وایە ئەبێ نەفەست درێژ بێت جی قەڵدانت گەورە بێ و بتوانی بەردەوام بین بەڵام لە کۆتایش ئەوە ڕاستکەمەوە وەکو ئەمانەتێکی ئەکادیمی من دکتۆر نیم من ماستەرم هەیە بەڵام خوێندکاری دکتۆرام لە زانکۆی سلێمانی خوێندکاری دکتۆرام لە ستایلناسی نوێی غەربیە و تەطبیقکردنی لە شاری کلاسیکی هەورامیە شاید شتێکی عەجایب لە شاری کلاسیکی هەورامیە بەس هەروی ئەوە نەویستم وەکو ئەمانەتێک من دکتۆرین خوێندکاری دکتۆرام و لە معریفەشە خاوەن تێز و خاوەن تەڕەح نیم بەڵکو خوێندکارێکی ئەو مەجالەم دەروێشی گەڕان بە دوای حقیقەتام ئەگەر ئەو مەقامم هەبێ لە هەر شوێن و لە هەر جێگەیەک بزانم قسەیەکی جدی هەیە گوێی لێ ئەگرم و ئەوەنەش بتوانم بە بەرامبەرەکان میێگەێنم و هیوادارم باش بگەێنم هەڵەکانی خۆم و کەم و کورتەکانی خۆم نەگەاندێ زۆر سپاس دکتۆر ژیان هیوادارین بەم زوانە تێزی ستایلیستێکسەکە شکرێنینەوە بەرحاڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و تا بەرنامەیەکی تر هیوادارم هەر ساخ بن سپاسانەکەم خواتان لەگەڵ